بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەناوی گەلی کوردستان دانیشتنی ژمارە 3 خولی پاییزە ساڵی 4 لە خولی 5ەمی پەرلەمانی کوردستان دەست پێکەین. سەرەتاش بە گەرمی بە خێراتنی بەڕێز وەزیری پەروەردە وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمانەکەین و دەرفەت دەدەینە بەڕێز سکرتێری پەرلەمان بۆ خوێندنەوەی بەرنامەی کار پوختەی کۆنووسی کۆبوونەوەی پێشوو ناوی ئامادە نەبووان. فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەرنامەی کار بە پێی حکمی مادەی 5 بڕگەی یەکەم لە مادەی 16 بڕگەی سەیەم لە مادەی 18 بڕگەکانی یەکەم دووەم و سەیەم و چوارەم و پێنجەم لە مادەی 20 مادەکانی 47 بڕگەی یەکەم لە مادەی 52 مادەکان و 54 و 55 و 56 و 57 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بریاریدا بەرنامەی کاری دانیشتنی ژمارە 3 یاسای خولی پاییزەی ساڵی 4 لە خولی 5ەم هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێردەی 11 بەیانی ڕۆژی پێنجشەمە ڕێکەوتی 22/9/2020 بەم شێوەیە بێت. خوێندنەوەی دووەم بۆ ئەم پێشنیازە و پرۆژە یاساینەی خوارەوە بە پێی حکومی مادەکان 1970 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان 1 پرۆژە یاسای پەروەردە و فێرکاری لە هەرێمی کوردستان 2 پێشنیازە یاسای پاراستنی ئاژەڵان لە هەرێمی کوردستان. پوختەی دانیشتنی ژمارە 2 یاسای بە پێی حکمی بڕگەی دووەمی مادەی 2052 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان پوختەی دانیشتنی ژمارە 2 یاسای خولی پاییزەی ساڵی 4 لە خولی 5ەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێردەی بەیانی ڕۆژی چوارشەمە ڕێکەوتی 21/9/2022 بەم شێوەیە خوارەوە بوو. یەکەم دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمان، دووەم خوێندنەوەی بەرنامەی کار و پوختەی دانیشتن و ناوی ئەندامانی ئامادە نەبوو بە مۆڵەت و بێمۆڵەت لەلایەن بەڕێز سکرتێری پەرلەمان، سەیەم دەستپێکردنی بڕگەکانی بەرنامەی کار لەلایەن بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمان، چوارەم خوێندنەوەی دووەم بۆ پێشنیازە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزان و ئافرەت لە هەرێمی کوردستان، پێنجەم بۆ داخستنی خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاسای پەروەردە و فێرکاری لە هەرێمی کوردستان، شەشەم دواخستنی خوێندنەوەی دووەم بۆ پێشنیازە یاسای پاراستنی ئاژەڵان لە هەرێمی کوردستان، حوتەم کۆتای هاتنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان. لیستی بە مۆڵەت و بێمۆڵەت ئەندامان لە دانیشتنی ژمارە 2 ئاسایی 2022 لە 21/9 بەیانیەکەی هەموو ئەندامە پەرلەمانتارە بەڕێزەکان مۆڵەتیان پێدراوە. باپیر کامەلە سلەیمان، بژار خالید عەبدوڵڵا، جەمال حوێز مستەفا، حکمەت محەممەد عوبەید، عبود زیاد، ڕۆژان ئیبراهیم عەلی، ڕێبوار عەبدوڕەحیم، ڕیڤینگ محەممەد، کاظم فاڕۆق نامیق بە بریاری ژمارە 2 ئامادە نەبوو. سلمى فاتح توفيق، شوان كريم محمد، صباح محمود محمد، عثمان كريم سوارة، فريد يعقوب إيليا، هاوري بنا محمد، قليزار رشيد حاجي، محي الدين حسن يوسف، نزات شعبان، عبد الله هدية مراد، عبد الله همداد، صباح بلاد. مولات ببي ليستي مولات ببي مولات اندامان لنشتني جمارة 2 آسایی 21/9/2022 ئێوارەکەی ئەندام پەرلەمانتارەکان بەڕێزان مۆڵەتیان پێدراوە: ئەرشاد حوسێن محەممەد، باپیر کامەلە سلەیمان، بژار خالد عەبدوڵڵا، جەمال حوێز مستەفا، حکمەت محەممەد عەبوو زیاد، ڕزگار عیسە سوار، ڕزگار محەممەد محمود، ڕۆژان ئیبراهیم عەلی، ڕێبوار عەبدوڕەحیم عەبدوڵڵا، کاظم فاڕۆق نامیق بە بریاری ژمارە 2 ئامادە نەبوو. سلمى فاتح توفيق، شوان كريم محمد، صباح محمود محمد، عثمان كريم سوارة، هاوري بناء محمد، فريد يعقوب إيليا، كاروان عبد الرحمن عبد الله، ليلى عبد الجبار حدو، محي الدين حسن يوسف. زۆر سپاس. بەڕێز سەرۆکی پەرلەمان کاروان گەزنەی بایکۆتی پەرلەمانی کردو. بایکۆت بێدەی سپاس. باڵێ بەڕێزان دەست بە جێبەجێکردنی بڕگەی یەکەمی بەرنامەی کارەکەین دوێنێ هەموو ئەوانەی کە بە ناوی نوختە نیزامە وەرگیراون کە باش 56 وەکو خۆی جێبەجێکەی نیزامی نەبوو دەیبڕن. ئەگەر ئەوە بوو کە قسەکانی کە ڕۆژان دەیکەن و وتمان قەیچێکا مەساحەیەکە ئەوە بوو یەکسەر دەیبڕم. پەیڕە نەهڕەشە ناکەم کاکاوە. ئەگەر پەیڕەوی نەبوو پەیڕە و ناچارمەکا بیبڕم. نەستەکە دەڵێ مادەی 56 ئەی خوێنمەوە ئەڵێ 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 بەڕێزان ئەڵێ بۆ ماوەی 1 خولەک ئاخاوتنەکە پێشێل کرابوو ئەوانە کرابوو ئەگەر ئەندام بە خاڵی پەیڕەوی داوای ئاخاوتنی کرد بەڵام ئاخاوتنەکەی خاڵی پەیڕەوی نەبوو سەرۆک دەتوانێت ئاخاوتنی پێ ببڕێ و لە کاتی دووبارە بوونەوەی لەو دانیشتنەدا هەلێکی تری بۆ ئاخاوتن بە خاڵی پەیڕەوی پێنادا. مادەی 56 بڕگەی 3
بله 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 بیان نووسە 4 کەس 5 کەس بیان نووسە 1 2 خاڵی خاڵی پەیڕەوی بێت دوێنێ قسەتان کردو بە دڵی خۆتان بۆ ماوەی 1 سەعات بەڕێزان خوشک و برایانی ئازیزی من ئێمە احترامێک و ڕێزێک هەیە لە بینمان جەنابتان بە ناوی خاڵی پەیڕەوی قساکەن هەموو دانیشتنێکی پەرلەمان سەعاتێک زیاتر قساکەن لە 120 و قسانی کە دەکرێت خاڵی پەیڕەویە هەر شەئنی عامە و مۆزوعی ئامە و قسە دەکرێت دوێنێ قسەتان کردووە خوشک و برای ئازیزی ئێمەن والله ئێمە حەز ناکەین ئازادیتان لێ بگیرێ کەس ناتوانێت ئازادی قسەکردن لە ئەندامی بەڕێزی پەرلەمان بگرێت بەڵام ئیلتیزامێک با بەو پەیڕەوە بکەین یعنی ئیلتیزامێکی با پێ بکەین بەس لەو بابەتە ئێمە بە شێوەیەک لەو پەیڕەوە دەرچوین نازام ئەوەی دوای من بێت چۆنم پەرلەمانە بەڕێوە ببە پەیڕەوی نەبێ مەجبورم قسەکەتان ببڕم فەرموو کاکاو بەڕێز سەرۆکی پەرلەمان لە یاسای ژمارە 2 ساڵی 2020 یاسای چاکسازی لە مادەی 13 دەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان ئەژمێرێکی تایبەت بۆ سەرجەم موچەخۆران دەکاتەوە و ئەو پارانەی کە خەرز نەکراوە ئەو موچانەی کە خەرز نەکراوە کە مەبەستی پاشەکەوت و لێبڕینی موچێ دەخرێتە سەری بەڵام تا ئێستا ئەمە جێبەجێ نەکراوە ئەم بڕگەیە جێبەجێ نەکراوە لە کاتێکدا حکوومەت مانگانە سەدان ملیۆن دۆلار قەرزی کۆمپانیاکان دەداتەوە بۆچی قەرزی موچەخۆران ناداتەوە دوێنێ لە هەولێر فەرمانبەرێک تەلەفۆنی کردووە لەبەرەوەی پارەی قەرزی کارەبای نەداوە کارەباکیان بڕیوە باشە معقولە بۆ نمونە من 10 ملیۆن دیناری تۆ قەرزار بم بەڵام تۆ 1 ملیۆنی من قەرزار بێ من داوا بکەم تۆ ملیۆنەکە بدەیەوە بەڵام من 10 ملیۆنەکەی تۆ نەدەمەوە یعنی ئەمە چییە حکوومەت بۆ قەرزی موچەخۆرانی هەرێم ناداتەوە بۆیە داوا دەکەم بەڕاستی بەرپرسانی حکوومەت لایەنی پەیوەندیدار بانگهێشتی پەرلەمان بکرێت کە بۆچی ئەمە جێبەجێ ناکەن بۆچی کە ئێستا وەزعی دارایی باش بووە پاشەکەوتی و لێبڕینی موچەی موچەخۆر بەڵێ بەدریێخان نادەنەوە بەڕاستی بۆچی نایدەتەوە حکوومەت زۆر سپاس بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەم قسەی من داواکاری زیاد لە کەسوکاری 6,000 کەسی سزادراوە لە هەرێمی کوردستان ئێمە چەند جارێک داوای لێبوردنی گشتیمان کردووە بە یادداشت و بە پرۆژە بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەمە داواکاری 6,000 کەسە جەنابتانە حازرە وەرە پرۆژەکە دەدەمێ ببە ئیمزای بۆ کۆکەرەوە بەڵێ کاک گۆران فەرموو یاخۆت بەناوی خوای گەورەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە دوێنێ باسی ئەوەم کرد کە لە هەندێک شار و شارۆچکەکانی کوردستانە هەندێک هێز هەڵەکوتنە سەر هاوڵاتیان لە کاتێکا کامە ئەو هێزانە ئەرکیان پاراستنی مافی هاوڵاتیانە خەڵک لە ناو بازاڕا بە ڕۆژی نیوەڕۆ بە بێتاوانە کوژن بەڵام لە پەخشی ڕاستەوخۆیە قسەکانی ئێمەیان نیوەی بڕیوە ئەوەکو گلەیەک لە بەشی ڕاگەیاندنەکەم و هەروەها باسیەوەمان کرد بۆ کە سەرۆکایەتی پەرلەمان وە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی بەڕێز بەیاننامەیەک دەربکەن دژی ڕژێمی ئێران کەوا بەناحەق ژینە ئەمینی شەهید کرد و بەیاننامەکەتان دەرنەکردی سانەوە داواکەین کە بەیاننامەیە دژی ڕژێمی ئێران دەربکەن بۆ شەهیدکردنی ژینە ئەمینی و کەوا ئیمڕۆ ژمارەی شەهیدان و قوربانیانی ئەوان گەشتونەتە 12 شەهید زۆر سپاس بەڵێ سەوسەن خان سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان لە ڕاستیدا پرۆژە یاسای پەروەردە و فێرکاری یعنی پرۆژە یاسایەکی زۆر گرنگە و ئەو پرۆژە یاسایە بۆ چەند مانگێک لە لێژنەی پەروەردە بووە بۆ ئەوەی ڕاو سەرنج و تێبینیەکانی خۆیان بخەنە ڕوو بەڵام یعنی 2 ڕۆژە لە سندۆقی پەرلەمانتاران دانراوە بەو پێکە دوێنێش ئێمە یاسایەکی تر تاوتوێ کرا و مناقشە کرا تەنیا ئێمە چەند کاتژمێرێکمان لەبەردەست بووە کە ئەو پرۆژە یاسایەکە لە 170 لاپەڕە پێک دێت بخوێنینەوە من تاکیدم نیوەی پەرلەمانتاران پێڕان نەگەیشتون ئەم پرۆژە یاسایە کە گرنگیەکی زۆر زۆرشی
هەیە بەوەی کە بۆ مناڵەکانمان دەرەچێ من پێشنیار دەکەم کە ئەم پرۆژە یاسای بخرێتە هەفتەی داهاتوو بۆ ئەوەی تەواوی پەرلەمانتاران پێڕابگەن مادە و بڕگەکانی بخوێنەوە و سەرنج و تێبینیەکانی خۆیان لە کاتی خوێندنەوەی دووان بخەنەوە. زۆر سپاس. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 54 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان جێگەی مناقشەیە کە ئینسان ئەتوانێت قسەی لەسەر بکاتن. مەسەڵەن خاڵی چارەم یەکەم ئەڵێ پەرلەمانتار بوو هەیە لە 3 دقیقە زیاتر نەبێت قسە بکاتن. ئەمەش ئەتوانن قسە بکەن لەسەری ئەوە بە ناوی خاڵی پەیڕەوی نا ئەدی چۆن ناوی خاڵی پەیڕەوی نا پێنجەم شێوازی گفتوگۆکردن لە دانیشتەکانی پەرلەمان. ئەوە مادە گشتیەکەیە دوای بچۆ بۆ مادە خاستەکان بۆ پەیڕەو 1 دقەیە بۆ هەر مادێکی قانونیش 2 دقەیە. زۆر سپاس کاک ڕزگار فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان منەوێ باسیەوە بکەم لەسەر ڕاستپارتەی بەڕێزان سەرۆکایەتی پەرلەمان لیژنەی شارەوانی پێکێنرا بۆی بەدواداچوونکە بۆ بەهادەردانی زەوی لیژنەکە ئێمە لە پشووی پەرلەمانە تەواوی ئەتوانین بڵێن شارەوانەکانمان بینی بەڵام 1 مەتر زەویمان دەست نەکەوت کە بەهادە دراوێ بۆیە ئەمە هەمووی بە یاسای ژمارە 4 ساڵی 2006 یاسای سیسمان ڕێکخراوە بۆیە داواکەینەوە یاسای هەموار بکێتەوە بۆی زەوی بەهادەر نەدرێ. سپاس. بەڵێ سپاس بەناوی پەرلەمانی کوردستانەوە داراوا لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانەکەین یاسای وەبەرهێنان پرۆژە یاسای وەبەرهێنان بنێرنە پەرلەمانی کوردستان هەموار یان پرۆژە یاسایەکی نوێ بەڵام لەگەڵ زروفی تازە بگونجێ. شیرین ئەمین. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان پاڵپشت بە مادەی 16 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە وەکو دوێنێ هەم لە فراکسیۆنی گۆڕان با بڵێن و سەرۆکی فراکسیۆن پێشنیازی دەرکردنی بەیانێکی کرد بۆ ئیدانەکردنی شەهیدکردنی خانمە ژینە ئەمینی. بۆیە من پشگیری لە قسەکانی کاگۆران دەکەم وەزا ئیدەن بەداخەوە ماوەیەکە بەتایبەت لە زۆنی ئاستی پارێزگای سلێمانی دیاردەی کوشتن دیاردەی هەڕەشەکردن زۆر تەشەنەی کردووە سەرباری ئەوەی زۆر جار ئەو کەسانەی کە هێرش دەکەنە سەر خەڵک ئەو کەسانەی کە خەڵک تیرۆر دەکەن کە خەڵک دەکوژن هیچ کات ڕوبەڕووی با بڵێن دادگا و یاسا و هێزە ئەمنیەکان نابنەوە. بۆیە ئەمە پرسیارە لەسەر هەم دەسەڵاتی هەرێمی کوردستان و دادگا و با بڵێن وەزارەتی ناوخۆ بۆچی ئەو کەسانەی کە تاوانبارن بە ئیعازی حکوومەت و حزب زۆر جار ئەم کەسانە تیرۆر دەکرێن یاخود دەتۆقێنرێن بەڵام ڕوبەڕووی دادگا و یاسا و گردن و زیندان نابنەوە. سپاس کاک سەرکۆ. بەڕێز سەرۆکی پەرلەمان من بە پەیڕەوی ناوخۆ قساکەم لەسەر 2 بابەت. بابەتی یەکەم ئێمە لە چەند ڕۆژی ڕابردووە 37 واژۆمان کۆ کردەوە بۆ ئەوەی کە دانیشتێکی تایبەت بکرێت لەسەر ڕێگا تاو نەکراوەکانی کوردستان و بە تایبەت ڕێگای مەرگی کەلار دەربەنی خان سلێمانی کە لە بۆتەوەی ئەوەی کە ڕۆژانە خەڵکی ئازیز و کەسانی ئازیزی ئەو ناوچەیە بنە قوربانی تاو نەکردنی پرۆژەیەکی حکوومەت کە لە 2013ەوە بەردی بناغی بۆ دانراوە بەڵام کابینە لە دوای کابینەکان هەر تەنها بەڵێنەدەن و هیچی نابەنە سەر و ڕەشپۆشی و جەرگ سووتانیش بۆ هاوڵاتیانی و ناوچە بێ. بۆیە داواکارین جەنابتان 1 دانیشتنی تایبەت بکرێ بۆ ئەوەی هەم وەزیری ئاوەدانکردنەوە وەزیری پلاندانان وەزیری دارایی و لایەنی پەیوەندیدار لە ئەنجومەنی وەزیران بێتە ئێرە و بڕیار بدرێ. ئەگەر نەکتوانرا بکرێتە بڕیاری پەرلەمانی بۆ دەرچکێ بۆ یە حکوومەتی هەرێمی کوردستان تەنها پارەی بۆ سەرف نەکا بە ژمارە بەڵکو پارەی خەرجی بۆ بدا لە پارەی مامۆستا عومەر فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەناوی خوای بەخشندەی میهرەبان من لەسەر 2 خاڵ قسەکەم. خاڵی یەکەمیان برای بەڕێزمان کاک دکتۆر کازم پەرلەمانتارێکی باش و دڵسۆز بوو لێرە دوعای شیفا و زوو چاکبوونەوەی بۆ ئەەکەم و شەڵا بگەڕێتەوە ناو خانەوادەی خۆی بە سەلامەتی. بەڵام جەناب دەزانی دەست لە کارکێشانەوەی پێشکەش کردووە. ئێستا ئێمە هەمیشە ناوی خوێنینەوە کە غیا بەدرێ. ئایا ئەمە حاڵەتێکی پەیڕەویە دەست لە کارکێشانەوەی بۆ جۆرە بە هەڵپەسێرایی بمێنێتەوە؟ جەنابەت جێبەجەکاری پەیڕەوی ناوخۆی بە پێی مادەی 18 ئەم حاڵەتەی کاک دکتۆر کازم کە خۆی ویستوێتی دەست لە کارکێشانەوە پێشکەشکا پەیڕەوی ئەو خاڵی یەکەم. خاڵی دووام ئێمە بە پێی مادەی 8 پەیڕەوی ناوخۆی پەرلەمان پێشنیازە بڕیارێکمان پێشکەش بە بەڕێستان کرد کە جەختکردنەوە بوو سوور بووین. مادە پەیڕەویەکاڵێ ئەگەر پەرلەمانتاران سوور بوون لەسەر پێشنیازە بڕیارەکەیان ئەو ئەهێنرێتە ناو هۆڵی پەرلەمان
بۆی بڕیاری لەسەر بدرێ ئەمە دەقی مادە پەیڕەویەکەیە ئەو پێشنیازە بڕیارە تایبەتە بە پلەبەرزکردنەوەی مامۆستایان و فەرمانبەران تکایە ئەو پێشنیازە بڕیارە چی لێ هات زۆر سپاس. بەڵێ سپاس مژدەخان. بەنای خوای گەورە و میهرەبان سەرۆکی پەرلەمان وەک دەزانین حکوومەتی هەرێم بە 470 ڕێگا باج لە هاوڵاتی وەردەگرێ بەڵام بە فەرمی بە یەک ڕێگا لە هاوڵاتی سەرف ناکاتەوە. وەک دەزانین هەمومان دەزانین کە باز پێویستە بە یاسا ڕێک بخرێتەوە لەو پەرلەمانە بڕیار بدرێ لەسەر زیادکردنی باج یاخود هەر مامەڵێک لەگەڵ باج بکرێ پێویستە بە یاسا بێنەوەکو بە بڕیار خەڵکی دوکانەکەی هەڵگرتوتەوە ئیشەکەی هەڵگرتوتەوە و بەشی ئەوە ناکەوەی کە پەیدای دەکە بەس بیدا بە باجەکانی حکوومەت کارێکی تاو نایەساییە دەستی ناوەتە بینەقاقەی خەڵک ئەو بڕیاری باجەی حکوومەت بۆیە پێویستە لەسەر پەرلەمان بە زووترین کات هەڵوێستە بکات لەسەر ئەو بابەتە چکە بازدانە بەسەر دەسەڵاتی پەرلەماندا کە کاتێک بە بڕیار باز لەسەر هاوڵاتی زیاد دەکرێت و گیرفانی هاوڵاتی پێدەڕوتێنرێتەوە. سپاس. لیزاخان سپاس مژدەخان. بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێشنیارێکم هەیە و تەنها لە 1 دقە کۆتایی بە قسەکانمێنم نووسیومەتەوە بۆ ئەوەی زۆر کات نەکوژرێت. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز ئەندامانی پەرلەمان 25/9 یادی ڕیفراندۆم بۆ سەربەخۆییە ئەو ڕۆژەیە کە لە سەدانەوە تووسەی کوردستانیان سەرەڕای جیاوازیە سیاسی و فکریەکانیان لە هەولێر و کەرکووک و سلێمانی و دهۆک و هەڵەبجە بە بەڵێ دەنگیان داوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان گۆڕانکاری گەورە لە ناوچەکە بەڕێوەن ئێمەش بۆ خۆگونجاندن لەگەڵ پێشهاتەکان پێویستمان بە بەرگێکی کوردستانی نوێ هەیە. بۆیە پێشنیار دەکەم لە ساڵێکدا تەنها 1 ڕۆژ پەرلەمان بۆ پرسەنەتەی و نیشتیمانیەکان کۆ ببێتەوە بۆ بەهێزکردنی گیانی نەتەوەیی و یەکریزی و یەکگوتاری. با ئەمە بکرێتە عورفێکی نەتەوەیی و هەموو 25/9 پەرلەمان بۆ پرسە کوردستانیەکان کۆ ببێتەوە تاوەکو هەموو ساڵێک بەیادکردنەوەی لە پەرلەمان دەرفەتێک بڕەخسێک بۆ خوڵقاندنی کەشێکی گونجاو بۆ ئاشتەوایی و لێک تێگەیشتن و وەلانانی ناکۆکیەکان هەر بەرز و پیرۆز بە یادی ڕفراندۆم. بەڵێ زۆر سپاس. بەڵێ دەست بە جێبەجێکردنی بەرنامەی کارەکەین بەڕێزان سەرۆکایەتیە و لیژنەی پەروەردە و لیژنەی یاسایی. فەرموو گوڵستان فەرم. بەڕێز سەرۆکی پەرلەمان من 3 خاڵمەیە گەڕێگە بەی قسەکانم بکەی. یەکەمیان ئەمەیە قسە لەسەر ئەو بکەم ئەو کەسانەی کاتێک کە خانەنشینە بن لە کاتی خانەنشین بوونیانە ئەگەر میراتگرێکیان نەبێ بە پێی ئەحکامی مادەی 45 بڕگەی 6 لە یاسای ڕاژەی شارستانی ژمارە 24 ساڵی 1960 ئەو فەرمانبەری وەفا دەکا لە پاش خۆی کەسێکی لێ بەجێ نامێنێت کە شایستەی موچە خانشینەکەی بێ موچەی مۆڵەت کۆکراوەکەی بۆ خەرج ناکرێت بۆ میراتگرەکان کە ڕەنگە چەندین ملیۆن دینار بێت لە کاتێکە ڕەنگە میراتگرەکانی ئەو فەرمانبەرە پێش وەفاتکردنەکەی چەندین ملیۆن دیناریان بۆ خەرج کرد بێ بۆیە ئەم یاسایە پێویست بەوە کات کە هەموار بکرێتەوە سەبارەت بەوەی کە ئێمە داواکاریێکمان دوێنێ پێشکەش کرد بە دەرکردنی بەیاننامەیەک لەلایەن سەرۆکایەتی پەرلەمان بۆ ئەوەی کە ئیدانەی شەیدکردنی ژینا ئەمینی و شەیدانی تری ڕۆژهەڵات و ئێران بکات تا ئێستا ئێمە هیچ ئەنجامێکمان دەست نەکەوت جگە لەوەی کە پشتیوانی لەو داوای بەڕێز وەزیری ئاودانکردنەوە کەم سەبارەت بە دابینکردنی بڕێک پارەی نەوت بۆ تەواوکردنی جادە و کاک جینان فەرمەوە با لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران باسیکە. بەڵێ کاک جینان. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە یاسای ژمارەی 3 لە 2019 و ژمارەی 7 یاسا لە 2021 ڕێنمایی وەزارەتی شارەوانی لە بۆ خان و تەجاوزەکان لە 9/9 تەواو بووە. لە 9/9 تەواو بووە خانی تەجاوزەکان داوا لە بەڕێستان دەکەین و لیژنەی پەیوەندیدار لەگەڵ حکوومەت هەماهەنگی هەبی بڕیار بدەن ئەو ماوەی درێژ بکەنەوە. بەڵێ زۆر سپاس زۆر سپاس ئەوەی ئاو کارەبا بەدەست حکوومەتە ئەوی تر پێویستی بە تعدیلی قانونە. بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان دەست بە جێبەجێکردنی بڕگەی یەکەمی بەرنامەی کارەکەین کە بریتیە لە گفتوگۆکردن لەسەر پرۆژە یاسای پەروەردە و فێرکاری لە هەرێمی کوردستان عێراق. بەڕێزان ئەم پرۆژەیە ئێستا راپۆرتەکەی ئامادەیە و لە بەردەستان ئەگەر ئێمە راپۆرتەکە بخوێنینەوە هەر ئەمڕۆمان ئەوێ بۆ خوێندنەوەی راپۆرتەکە
لەبەرەوەی 48 سعات پێشتر بەپێی پەیڕە و لەبەردەستانە بووە داوا لە بەڕێستانەکەم کە فەرمونون ئەوانەی کە ڕەزامەندن بکرێتە بنەما بۆ گفتوگۆ با دەست بەرز بکەنەوە. بەڵێ زۆر سپاس. بەڵێ پەسەند کرا. بەڵێ سپاس. یەکسەر ناونیشان بخوێنەوەتەوە. بەنای خۆی گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بابەت راپۆرتی لیژنەی تایبەتمەند کە ڕاستانی بۆ کراوە لەلایەن لیژنەی کاروباری یاسایی لیژنەی کاروباری یاسایی ڕۆژی یەکشەمە ڕێکەوتی 19/2022 کاتژمێر دەی بەیانی کۆبوونەوەی خۆی ئەنجامدا بە مەبەستی پێداچوونەوە و داڕشتنی یاسایی و دڵنیابوون لە دژنەبوونی دەقەکان لەگەڵ دەستور و یاسا کارپێکراوەکان بەپێی حکومەکانی مادەی 85 بەرگەی یەکەم و سێەم لە پەیڕێوی ناوخۆی پەرلەمان تایبەت بە راپۆرتی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بۆ خوێندنەوەی دووەم سەبارەت بە پرۆژە یاسای پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان داشێرا لیژنەی یاسایی راپۆرتی لیژنەی تایبەتمەندی پێ پەسەندە سەبارەت بە ناونیشانەکەی پرۆژە یاسای پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان داشئەرا. بەڵێ هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان ئەوێ لەسەر ناونیشان قسە بکە فەرمونون. بەڵێ چوار ئەندام. بەڵێ دکتۆر زێدان دکتۆر ئیسماعیل و مامۆستا عوسمان و دکتۆر بەڕێز سەرۆکی پەرلەمان وێڕای دەستخۆشی لە هەردوو لیژنە لەسەر ناونیشان تێبینەکانم ئەوەیە کە ئێمە لە پەرلەمانی کوردستان کۆمەڵێک یاسامان دەرکردووە کە تایبەتن بە وەزارەتەکان یاسای وەزارەتی کارەبا و هەمواری یەکەمی و یاسای وەزارەتی شارەوانی و یاسای وەزارەتی بازرگانی و پیشەسازی لەگەڵ چەند دەستەیەک ئەم یاسایە هەم یاسای پەروەردەیە هەم یاسای وەزارەتە ئایا دەکرێت لە ناونیشان تەنها باس لە پەروەردە بکەن ناونیشانی وەزارەتی تێدا نەبێ بۆیە پێشنیار دەکەم ئەو بەشەی تایبەتە بە وەزارەت جیا بکرێتەوە بکرێتە یاسای وەزارەتی پەروەردە و یاسای پەروەردەش لە مادە 1 تا 155 بێ. سپاس. بەڵێ زۆر سپاس دکتۆر شێرکۆ. بەناوی خۆی گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشەکی بە خێراتنی بەڕێز وەزیری پەروەردە و بەڕێز وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان و حکوومەت ئەەکەم دیارە باسی وەزارەتی پەروەردە و یاسای وەزارەتی پەروەردە کە بە هەمان شێوە یاسای پەروەردەیە لە مۆزوعی ناوی فێرکردن یا چەمکی فێرکردن بێگومان هاوڕام لەگەڵەوەی کا بێت تەنها وەزارەتی پەروەردە بێ چونکە ناوی وەزارەتی پەروەردەیە و یاساکەشی هەر ئەبێت تەنها وەزارەتی یاسایی پەروەردە بێ و مەسەلەی فێرکردن ئیشکالێکی تایە چونکە لە ڕووی زمانەوانیەوە پێناسەی نوێی لە پێناسەی نوێی پەروەردەیە فێرکردن بەشێکە لە پەروەردە و پەروەردە گشتگیرە و فێرکردنیش لە خۆ دەگرێت وشەی تعلیم بە فێرکردنیەت لە کوردیە فێرکاری ئەبێتە تعلیمی بۆیە ملاحەزەی ئەوانە بکەین لەبەرەوە تەنها بەوە بێ بکە یاسای پەروەردە زۆر زۆر شاملتر و بەهێزترە وەک لەوەی کە فێرکردنەکەی بۆ ئیزافە بکرێ. زۆر سپاس. زۆر سپاس دکتۆر ئیسماعیل فەرمونون جەناب. بەێ سەرۆکە پەرلەمانی دەستپێکی من داخوازێکە هەی پشتی تێبینیت خواردوکە بێژم داخوازا من ئەس پشتگیریە خوشکە سەلوات کەم فعلەن ئەف یاسایە گەلێکە درێژ بوو کات و دەم ئێمە گەلێکی کورد بوو ئەم پێداچوونەکە هویر بکەین بوو شبەرندە ئەگەر ئەبرو ئەم گەلێک نەچین یعنی ده مادە تنێ بێنە مناقشەکردن دامە مەجال هەبیتەنە وەدی درست هەی بخوێنین گەلێک یا پێتیڤە ضرورية و داخوازە یادی ئەس پشتگیری پشتەوانە دکتۆر زێدانی کێمە معقولنینە یعنی یاسایە پەروەردەی گەل یاسایە وەزارەتە پەروەردە پێک ببیت ئەگەر دەروازە چارێ و چهار دەروازە پێک دێتن دەروازە چارێ جودا ببیتە دوو یاسا پەروەردە و یاسا وەزارەتە پەروەردە فپشتەوانیا دکتۆر زێدانی کێم تبینیا من یاسی فعلا پروژه یاسای پەروەردە فێرکردن بینم یا زێدەش فێرکردن بەشێکە جزئەکەش پەروەردە شاملترە تەفگەرترەش هەندێک و ئەم بێژین بەس ڕەوشتە ڕەوشتە لەگەڵ فێرکردنێ
پێیتیڤی ناکێت بێژین پروژە یاسای پەروەردە و فێرکردن تایبەت چونکی وەزارەت جی ئەن بێژنی وەزارەت التربیە نابژنی وەزارەت التربیە و التعليم ئەگەر وەلێ هات ما هەموار کرمە کرە وەزارەت التربیە و التعليم وی دەمی ئەم مەجبورین بێژین پروژە یاسای پەروەردە و فێرکردن مادەم وەزارەت التربیە بێ فێرکردن کافیە و سوپاس زۆر سوپاس مامۆستا عوسمان بە ناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان لەگەڵ ئەو هەموو مادەی کە 181 مادە لەو پرۆژەیەدایە بەڕاستی زۆرە من پێم وایە ئەم هەموو یاسایە پێویست نییە بەڵام بگرن نیوەی زیاتر ڕێنماین کراون بە یاسا یعنی حەز دەکەم ئەوە بەڕاستی بەسەرماندا تێ نەپەڕێ بامە یاسا و ڕێنماییەکان بۆ جەنابی وەزیری ینی ڕوونتر بێ لەوەی کە وەزیر دەتوانێت ڕێنمایی دەربکە بەڵام ئەو یاسایە زۆرە و داوا دەکەم تعدیلێک بکرێت سوپاس بەڵێ زۆر سوپاس بەڕێز وەزیری پەروەردە لە ماوەی 2 دقەیە ئەگەر قسەیەک تەیە لەسەر ئەو قسانەی بەڕێزان دامانی پەرلەمان زۆر سپاس جەنابی سەرۆکی پەرلەمان سەبارەت بە پرۆژە یاسای پەروەردە و فێرکردن ئێمە بە پرۆژە یاسای پەروەردە و فێرکاری ناردومانە بەڵام لیژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان زاراوەی فێرکردنی پێ باشتر بوو سەبارەت بە جیاوازی لە نێوان پرۆسەی پەروەردە و فێرکردن تەشابوهیش هەیە تەکاملیش هەیە وەڵا هەمان کاتە جیاوازیش هەیە پەروەردە و فێرکردن چەمکی پەروەردە فراوانترێکە هەندێک جا پرۆسەی فێرکردن دەبێتەوە بە بەشێک لە پرۆسەی پەروەردە بەڵام بەکارهێنانی عورفێکی متەبەعە بۆ ئەوەی کە بە تەواوەتی تەرچیزی پەروەردە بچێتەوە سەر کارامەیی و بەهاکان و تەرچیزی پرۆسەی فێرکاری بچێتەوە سەر بابەتی خوێندن و فێرکردن سەبارەت بەوەی کە پرۆژە یاساکە بە ناوی وەزارەت نییە ئەمە پرۆژە یاسای کەرتی پەروەردەیە بە گشتی لە ناو وەزارەتی پەروەردە و خاڵێکی گرنگەوەیە کە جاکاری نێوان یاساکان زۆر جار لە کاتی پراکتیکردنە گرفتت بۆ دروستەکە ئێمە لە وەزارەتی پەروەردە محکومین بە 2 یاسا و هەروەها بە سیستمێکی شکەویش یاسای ژمارە 4 ساڵی 1992 سێجار هەموارکراوی ساڵی 2007 و هەروەها یاسای ژمارە 14 ساڵی 2012 قوتابخانە و پەیمانگا حکوومیەکانە و سیستمی قوتابخانە بنەڕەتیەکانی ساڵی 2009 و سیستمی خوێندنگە ئامادەیەکانی ساڵی 2009 کە لە ئەنجومەنی وەزیران دەرچوو لەبەرەوە پەرتەوازەیەشی زۆر لە یاساکانە هەیە ئەگەر دیقەت بێ ئەم پرۆژەی کە ئێستا لە بەردەستی بەڕێستانایە پرۆژەیەکە کۆکەرەوەی هەموو یاساکانە و هەندێک خاڵیش کە بەڕێزان باسییان کرد کە بۆ هەندێک شت وەکو ڕێنمایی دێتە پێشچاو کراوەتە ناو ئەم پرۆژە یاسایە پرۆژە یاساکە پرۆژە یاسایەکی گشتگیرە ئەگەر سەیری ئەزمموی دەوڵەتانکەی دەبینی مەسەرەن لە بەریتانیا دەستور عورفیە مەکتوب نییە بەڵام پرۆژە یاساکانیان لە بواری پەروەردە خۆی لە 900 مادەدا لە کەنەدا لە 371 لە سوید لە 900 مەبەستم چییە مەبەستم ئەوەیە حکمت لە فراوانبوون یان تەفسیل لە هەندێک بوار کە پێویست بوو بێ ئەوەیە دوورکەوتنەوەی کەرتی پەروەردەیە لە میزاجی و بە گۆڕینی ئەشخاص و وەزیرەکان هەندێک بابەتی استراتیژی هەن کە پێویستیان بەوە هەیە بەردی بناغەیەکی استراتیژیان بۆ دامرێت گۆڕانکاریان بە ئاسانیتیان نەکرێت بۆ ئەوەی پرۆسەی پەروەردە جۆرێک لە ئیستیقرار وەربگرێ ئەمە بەردی بناغی پرۆژەیەکی پەروەردەی کوردستانیە بەڵام ئەگەر ئەزمموی دەوڵەتان سیر بکەی لە کۆریای باشوور 50 یاسای پەروەردە هەیە تەحکومەکە بە پرۆسەکەەوە و هەر یاسایەکیش بەدەیان و بە سەدان مادەیە مەبەستەکە لە ئیستیقرارەوە لە پەرلەمانی شۆمانە مسادەقاکرێ زۆر سپاس بەڵێ زۆر سپاس مادەی یەکەم بخوێنەوە بەڕێزان لە لیژنە ئەگەر ئیزافەتان هەبوو لەسەر ئەو قسانەی جەنابیان دەیکەن یا سێ ئەندامانی بەڕێز لەسەر لیژنە بوو دەتوانن قسە بکەن ئەگەر نا مادەی دوای ئەومان بخوێن مادەی یەک بۆ مەبەستی حکومەکانی ئەم یاسایە وشە و زاراوەکانی خوارەوەمانەکانی بەرامبەریان دەگەێنن یەکەم هەرێمی کوردستان داش عێراق دووهەم ئەنجومەنی وەزیرانی هەرێم سێهەم وەزارەتی پەروەردەی هەرێم چوارەم وەزیری پەروەردەی هەرێم پێنجەم ئەنجومەنی وەزارەتی پەروەردەی هەرێم شەشەم ئەنجومەنی پەروەردەی پارێزگا ئیدارە سەربەخۆ و قەزاکان حوتەم
بەڕێوەبەراتی گشتی پەروەردە بەڕێوەبەراتیە گشتیەکانی پەروەردەی پارێزگا و ئیدارە سربەخۆکان. هەشتم بەڕێوەبەراتی پەروەردە بەڕێوەبەراتی پەروەردەی ناوەندی پارێزگا و ئیدارەی سربەخۆ و قەزاکان. نوێم قۆناغی باخچە قۆناغی شاندن و ڕاهێنان و ئامادەکردنە بۆ منداڵانی تەمەن 4 ساڵ و 5 ساڵ بەر لە خوێندنی بنەڕەتی. دەیەم خوێندنی پەیڕەوکراو ئەو خوێندنەیە کە لە قوتابخانە و خوێندنگە و کۆمەڵگەی پەروەردەی و پەیمانگە پەروەردەیەکان لە تەمەنی یاسایی قوتابیان و خوێندکاراندا پەیڕەو دەکرێت. یانزدەم خوێندنی ناپەیڕەوکراو ئەو خوێندنەیە کە لە ناوەندەکانی پەروەردە و فێرکردن ئەنجام دەدرێت بۆ ئەو کەسانەی کە لە ناوەندی خوێندنی پەیڕەوکراو بە پێی ئەو مەرجەی تەمەن کە لەم یاسایەدا هاتووە مافی خوێندنیان نییە. دوانزدەهەم خوێندنی پابەندکراو قۆناغی خوێندنی بنەڕەتی دەگرێتەوە کە تێیدا بە خێوکار پابەند دەبێت لە تەمەنی یاساییدا منداڵ بخاتە بەرخوێندن لە یەکێک لە قوتابخانەکان. سیازدەهەم خوێندنی بنەڕەتی یەکەم قۆناغی خوێندنی پەیڕەوکراو و پابەندکراوە کە نۆ پۆلی خوێندن لە خۆ دەگرێت. قوتابخانەی بنەڕەتی ناوەندی خوێندنی قۆناغی بنەڕەتیە. چواردەهەم خوێندنی ئامادەی ئەو قۆناغی خوێندنە کە دوای قۆناغی بنەڕەتی دەست پێ دەکات و 3 پۆلی خوێندنە و پۆلەکانی دەیەم تا 12 لە خۆ دەگرێت. خوێندنگەی ئامادەی ناوەندی خوێندنی قۆناغی ئامادەیە. پازدەهەم خوێندنی پەیمانگای پەروەردەی قۆناغی خوێندنی پیشەیە کە دوای خوێندنی بنەڕەتی دەست پێ دەکات و 5 پۆلی خوێندنە. شازدەهەم پەیمانگای پەروەردەی پیشەیی ئەو ناوەندانن کە خوێندنی پیشەییان بۆ ماوەی 5 ساڵ پاش تەواوکردنی قۆناغی بنەڕەتی تێدا دەکرێت. حەڤدەهەم کۆمەڵگەی پەروەردەی ئەو دامەزراوانەیە کە باخچەی منداڵان و قۆناغەکانی خوێندنی بنەڕەتی و ئامادەیی لە خۆ دەگرێت. هەژدەهەم بازنەکانی خوێندن ئەو پۆلانەی کە خوێندنی بنەڕەتیان بەسەر دابەش دەکرێت خوێندنی بنەڕەتی لە 3 بازنە پێک دێت و ماوەی هەر بازنەیەک 3 پۆلی خوێندنە. نۆزدەهەم دامەزراوەی پەروەردەی و فێرکردنە کە باخچەی منداڵان قوتابخانە خوێندنگە کۆمەڵگە و پەیمانگە پەروەردەیەکان بە حکومی و ناحکومی و هاوبەشەوە دەگرێتەوە. بیستەم دامەزراوەی پەروەردەی و فێرکردنی حکومی ئەو دامەزراوانەی پەروەردە و فێرکردن دەگرێتەوە کە مڵکی حکوومەتن و لەلایەن وەزارەتەوە بەڕێوە دەبردرێن و خەرجیان لێ دەکرێت. 21 دامەزراوەی ناحکومی ئەو دامەزراوانەی پەروەردە و فێرکردن دەگرێتەوە کە مڵکی کەس و لایەنی پەروەردەکاری ناحکومین و لەلایەن ئەوانەوە بەڕێوە دەبردرێن و خەرجیان لێ دەکرێت. 22 دامەزراوەی ناحکومی قازانج نەویست ئەو دامەزراوانەی پەروەردە و فێرکردن دەگرێتەوە کە تێیدا قازانجی دامەزراوەکە بۆ سوودی کەسی بەکار نایەت بەڵکو تەنها بۆ گەشەپێکردنی منداڵان و قوتابیان و خوێندکاران و مامۆستایان و کارمەندانی تری دامەزراوەکە و دابینکردنی پێداویستی زانستی و کارگێڕیەکان بەکاردێت. ئەو دامەزراوانە خاوەنی کەسایەتی معنەوی خۆیانن و لە دام و دەستگا پەیوەندیدارەکان تۆمار دەکرێن. دەبێت لە پەیڕەوی دامەزراوەکەدا دەقنووس کرابێت کە دامەزراوەکە قازانج نەویستە. 23 دامەزراوە هاوبەش و پشتیوانی کراوەکان ئەو دامەزراوانەی پەروەردە و فێرکردن دەگرێتەوە کە مڵکی حکوومەتن و تێچووەکانیان لەلایەن حکوومەتەوە دابین دەکرێت بەڵام لەلایەن کەسانی پەروەردەی نیشتیمانی یان بیان دەیەوە بە هەماهەنگی لەگەڵ حکوومەت بەڕێوە دەبردرێن. 24 قوتابی ئەو کەسەیە کە لە قوتابخانەی بنەڕەتی ناونووس کراوە و بەردەوامە لە خوێندن. خوێندکار ئەو کەسەیە کە لە خوێندنگەی ئامادەی یان بەشی ئامادەی کۆمەڵگەی پەروەردەی یان پەیمانگاکانی پەروەردەی ناونووس کراوە و بەردەوامە لە خوێندن. 25
پۆل ساڵێکی خوێندنی قوتابی و خوێندکارە لە هەر قۆناغێکی خوێندندا. 26ەم قوتابخانەی ئێواران ناوەندی خوێندنی ئێوارانی حکومیە بۆ ئەو قوتابی و خوێندکارانە تەرخان کراوە کە بەهۆی مانەوەی 2 ساڵ لەسەر یەک لە خوێندنی ڕۆژ یاخود بەهۆی تێپەڕبوونی تەمەنی یاساییان مافی بەردەوامبوونیان لە قوتابخانەی بنەڕەتی و ئامادەی ڕۆژدا نییە. 27ەم مامۆستا کەسێکی شیا و لێهاتووە بۆ وانەگوتنەوە لە دامەزراوەکان بە پێی حکومەکانی ئەم یاسایە. 28ەم مامۆستای پەروەردەی تایبەت مامۆستای پسپۆرە لە پەروەردە و فێرکردنی منداڵانی باخچەی منداڵان و قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت لە دامەزراوەکان. 29ەم بەڕێوەبەری دامەزراوە ئەو کەسەیە کە ئەرچی بەڕێوەبردننی دامەزراوەیەکی پەروەردەی و فێرکردنی پێدەست پێدرێت. 30ەم یاریدەدەری بەڕێوەبەر ئەو کەسەیە کە ئەرچی یاریدەدەری بەڕێوەبەری پێدەست پێدرێت. 31ەم ڕێنماییکاری پەروەردەی ئەو فەرمانبەرەیە کە هەڵگیری بڕوانامەیە لە یەکێک لە بوارەکانی دەروونناسی کۆمەڵناسی ڕێنماییکردنی پەروەردەی و کاری کۆمەڵایەتی کە ئەرچی ڕێنمایی پەروەردەی و قوتابیان و خوێندکاران لە سنووری قوتابخانە و خوێندنگەکەی لە ئەستۆ دەگرێت. 32ەم سەرپەرشتیاری پەروەردەی ئەو فەرمانبەرەیە کە بە پێی حکومەکانی ئەم یاسایە لە دامەزراوەکاندا ئەرچی ڕێنمایی بە دوواداچوون و هەڵسەنگاندن لە ئەستۆ دەگرێت. 33ەم پلانی فێرکردن بنەما و دیدگا گشتیەکانی پەروەردە و فێرکردنە کە لە پرەنسیپە گشتی و فەلسەفیەکانی پەروەردە و فێرکاری هاتوو لەم یاسایەدا سەرچاوە دەگرێت و بەها و بنەماکانی پرۆسەی پەروەردە و فێرکردنی لەسەر بنیاد دەنرێت و ئەو ئامانجانەی بۆ هەر قوتابی و خوێندکارێک فراهەم دەکرێن و ئامانجەکانی هەر بابەتێکی خوێندن لە هەر قۆناغێکدا ئەو کارامەیانەی لە هەر منداڵ و قوتابی و خوێندکارێک لە هەر قۆناغێکی خوێندن چاوەڕوان دەکرێت کاتژمێرەکانی خوێندنی هەر بابەتێکی خوێندن دەگرێتەوە. 34ەم کتێبەکانی خوێندن کتێبەکانی خوێندنی هەر بابەتێک کە وردەکاریەکەی لە پلانی فێرکردنەوە سەرچاوی گرتووە. 35ەم پرۆگرامی خوێندن بەشێکە لە پلانی فێرکردن کە پەیوەستە بە پۆلێک یاخود بازنەیەکی خوێندنی دیاری کراو و کتێبەکانی خوێندن لە هەر بابەتێک لە قۆناغی یان بازنەی پەیوەندیدار و کتێبەکانی ڕاهێنان و ڕێبەری مامۆستا و ڕێبەری سەرپەرشتیاری پەروەردەی و سیستمی تاقیکردنەوەکان و هەڵسەنگاندن لە خۆ دەگرێت. 36ەم بەخێوکاری قوتابی ئەو کەسەی بەخێوکردن و چاودێریکردنی منداڵ قوتابی و خوێندکار بە پێی یاسابەرکارەکان لە ئەستۆ دەگرێت. 37ەم ئەنجومەنی بەخێوکاران ئەنجومەنێک کە بە شێوەیەکی ئارەزومەندانە لە ناوەندەکانی خوێندن پێک دەهێنرێت. 38ەم پەروەردەی تایبەت بریتیە لە کۆمەڵێک بەرنامەی پەروەردەی تایبەت کە دەبێت بۆ قوتابیان و خوێندکارانی خاوەن پێداویستی تایبەت دابین بکرێت بۆ گەشەکردن و پەرەپێدانی توانەکانی خوێندنیان لە ڕێگەی هۆکارەکانی فێرکردنی گونجاو کە لەگەڵ توانەکانیان بگونجێت بە مەبەستی گەیشتن بە ئامانجە فێرکاریەکان و ئامادەکردنیان بۆ ژیانی گشتی و تێکەڵبوونیان بە کۆمەلگا. 39ەم قوتابیان و خوێندکارانی خاوەن پێداویستی تایبەت ئەوانن کە گرفتێکی هەمیشەی جەستەیی یان ناجەستەییان هەیە کە دەبێتە ڕێگر لە بەشداربوونیان بە شێوەیەکی یەکسان لە ناوەندەکانی خوێندن و فێرکردندا. چل پەروەردە و فێرکردن ئەو پرۆسەیە کە بە پێی پلانی فێرکردن و پرۆگرامەکان و لەژێر چاودێری مامۆستا و بە مەبەستی بەهرەمەندبوونی قوتابی و خوێندکاران بە زانست و تێگەیشتن و بنیادنانی بەهاکان لە دامەزراوەکاندا بەڕێوە دەچێت و خوێندنەوەیەکی ڕەخنەگرانەی دەقەکانیش لە خۆ دەگرێت. 41ەم بە شەوانە پرۆسەیەکی پەروەردەی و فێرکردنە لە پۆل و لەژێر سەرپەرشتی مامۆستا و لە ماوەیەکی دیاریکراودا بەڕێوە دەچێت. 42ەم دڵنیایی جۆری
ئەو ڕێکارانەیە کە لە پرۆسەی پەروەردە و فێرکردن لە دامەزراوەکاندا بۆ هێنانەدی ئامانجەکانی ئەم یاسایە دەگیرێتە بەر. چلووسێم خوێندنی خێرا. ئەو خوێندنەیە کە ئامانجی ڕەخساندنی هەلی فێربوونە بۆ ئەوانەی لە تەمەنی یاساییدا لە خوێندن بەردەوام نەبوون یان هەر پەیوەندیان بە قوتابخانەوە نەکردووە، ئەوەش لە ڕێگەی ئامادەکردنیان لە ماوەی 5 ساڵ یان زیاتر بۆ ئەوەی بەپێی تەمەنەکانیان بگەنەوە سەر ڕێچکەی خوێندنی پەیڕەوکراو. 44 نەهێشتنی نەخوێندەواری. بنیادنانی توانستەکانی خوێندنەوە و نووسین و بنەماکانی ژمارە کاریە بۆ ئەو کەسانەی کە نیانە و هیچ پۆلێکی خوێندنیان بە سەرکەوتووی نەبڕیوە و تەمەنیشیان لە 16 ساڵ زیاترە. 45 شوێنی حەواندنەوەی قوتابیان. ئەو شوێنانن لە قوتابخانە کە لە دوای تەواوبوونی دەوامی فەرمی قوتابخانەکان دەکرێنەوە بۆ ئەو قوتابیانەی لە خوار تەمەنی 14 ساڵن و لەبەر کاری بە خێوکاریان ناتوانن لە کاتی تەواوبوونی دەوامی قوتابخانە بڕۆنەوە ماڵەوە. 46 دیداری گەشە. بریتە لە دیدارێک کە لە قوتابخانە و خوێندنگە بە ئامادەبوونی مامۆستا بە خێوکار قوتابی یان خوێندکار و بۆ تاوتوێکردنی باری خوێندن بە مەبەستی لێک تێگەیشتنی هاوبەش بۆ پەرەپێدانی تواناکانی قوتابی و خوێندکار و باشترکردنی بارودۆخی خوێندنیان ئەنجام دەدرێت. 47 قوتابخانە و خوێندنگەی بەهرەداران و تایبەتمەند. بریتە لەو قوتابخانە و خوێندنگەی بەهرەداران یان تایبەتمەند بە هونەر یان وەرزش یان هەر بابەتێکی دیکە کە وەزارەت ڕەزامەندی لەسەر دەدات. 48 مۆڵەت. ئەو ڕێگە پێدانەیە کە لەلایەن وەزارەتەوە و بە پێی حکومەکانی ئەم یاسایە و ڕێنماییەکانی بە دروستکردنی دامەزراوەیەکی ناحکومی دەدرێت. مادەیە کە خۆی بەقەدەر قانونێکە چەند کەس قسەی هەیە لە ماوەی 2 دقە بە پێی مادەی 88 هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان 2 دقە. بەڵێ ئیستیسنایەکی بۆکەین 3 دقە. ئەوە ئیستیسنایە لەبەرەوەی ئەو مادەیە زۆر دوور و درێژە. یاڵا فەرموو. بەڵام بیرتان بێ وەزیر ناتوانێت بە 2 دقە جوابی هەموو پرسیارەکانتان بداتەوە. و بەڕێزان سەعات 2 دانیشتنمان هەڵگرت ناینەوە بۆی ئەو دەرفەتەی کە سەوسەن خان و دکتۆر ئیسماعیل داوایان کرد بدرێتە ئەندامانی بەڕێزی پەرلەمان. بەڵام هەفتەی داهاتوو ئەگەر ئینشاءڵڵا خوا هاوکار بێ سێشەم، چوارشەم، پێنجشەم جەلسەی دوور و درێژمان دەبێ. پرۆژە یاساکی گرنگە ئاڵۆزە. داواتان لێ یەکەم هەمووتان هەموو مادەکانی بخوێننەوە. بەڵام پرۆژە یاسایەکی زۆر گرنگیشە. هەرو مادەیەمان پێ
بەڵێ بەڕێزان ئەندامانی بەڕێز ناوەکانە خوێنمەوە ئەگەر یەکێک نەنووسرابوو پێمان بڵێ لیژنە مەیان نووسن قەینا ئاشناخان بنووسە ئەڵێ ڕێیەکی جیاوازم هەیە ئەوەی ڕێیەکی جیاوازی هەیە و توێتی و بەڕاستی باش نییە بەڵام گوڵستان خان ماوەسا عەبدوستار کاک بەڵێن ڕووپاخان کاک سەرکۆ کاک باڵامبۆ کاک شاخەوان شادی خان کاک بەڵێن کاک گۆران شیرین ئەمین دکتۆرە شایان کاک عەلی کاک یاسین کاک فەیسەڵ کاک مەلا ناسر دکتۆر شێرکۆ دکتۆر ئیسماعیل کاک سیپان بەدرێ خان مژدە خان مامۆسا عوسمان مامۆسا عومەر کاک مەم سەچنار خان هەڵەس خان سەوسەن خان دکتۆر ڕێبوار کاک چیا شێخ زاهیر ئاشنا خان کاک مسلم دکتۆرە گەلاوێش کاک هێویدار سەوسەن خان بەس لەو مادەیە 3 دقەیە لە هەموو مادەیە نا بەڕێز سەرۆکی پەرلەمان لە ڕاستیدا من تێبینیم لەسەر کۆ یاساکە هەیە کە لە ئێستاشدا من دەڵێم ئەو یاسایە گەلێک زۆرە و دەکرێت زۆر کورد بکرێتەوە و تێبینیم لەسەر ئەو مادەیە لە ڕاستیدا لە خاڵی شەشەم ئەو ئیدارە سەربەخۆ بکرێتە ئیدارە سەربەخۆکان و هەروەها لە خاڵی هەشتم دیسان بە هەمان شێوە بکرێتە ئیدارە سەربەخۆکان و لە خاڵی نۆیەم کە قۆناغی باخچەیە نووسراوە قۆناغی شیاندن و ڕاهێنان و ئامادەکردنە بۆ مناڵانی تەمەەن 4 ساڵ و 5 ساڵ بکرێتە 4 تا 5 ساڵ لە خاڵی 14هەم خوێندنی ئامادەی ئەو قۆناغە خوێندنە کە دوای قۆناغی بنەڕەتی بکرێتە ئەو قۆناغە خوێندنەیە نەک ئەو قۆناغی خوێندنە لە خاڵی 23ەم پرسیارێکم هەیە سەبارەت بە بەڕستەی کۆتایی کە دەڵێ بەڵام لەلایەن کەسانی پەروەردەیی نیشتیمانی یان بیاندیەوە ئەو بیاندیە چییە؟ ئایا مەبەست بیانیە کە نووسرایە بیاندیە چکە بەو شێوەیە خوێندرایەوە لەلایەن سەرۆکی لیژنەی پەروەردە و خوێندنی وڵا و هەروەها پرسیارێکی ترم سەبارەت بە قوتابی و خوێندکار بۆچی لە شوێنێک قوتابی هاتووە لە شوێنێک خوێندکار هاتووە ئایا ئێمە دوای ئەو هەموو ساڵە نەمانتوانیوە لەسەر وشەیەک ڕێک بکەوین و هەروەها سەبارەت بە بڕگەی 33ەم کە باس لە پلانی فێرکردن دەکا بەڕای من ئەو بڕگەیە زۆر دوور و درێژە و دەتوانرێت کورد بکرێتەوە دیسان سەبارەت بە خاڵی 38ەم پەروەردەی تایبەت ئەم خاڵەش بەڕای من پێویستە کورد بکرێتەوە و دوور و درێژە زۆر سپاس بەڵێ زۆر سپاس دکتۆر ڕێبوار بەناوی خوای گەورە میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان من تێبینیم لەسەر بڕگەی 24م هەیە تێبینیەکەشم دیارە پەیوەستە بە فەرهەنگی زمانی کوردی و بە تەحدیدی لەسەر هەردوو ئەو وشەیە ئەو بڵێن وشەی قوتابی و خوێندکار و قوتابخانە و خوێندنگە دیارە لە پرۆژە یاساکە هاتووە قوتابی بۆ قۆناغی بنەڕەتی دیاری کراوە پێناسە کراوە و خوێندکاریش بۆ قۆناغی ئامادەیی من پێم وایە دەستنیشانکردنی وشە و چەمکەکان بۆ ئەهلی اختصاسی کوردی بەجیبێڵین ئەو بابەتێک نییە پەیوەست بێ بە کەرتی پەروەردەوە بەڵکو بابەتێکە پەیوەستە بە کۆڕی زانیاری کوردی و پسپۆرانی زمانی کوردی وم پێم وایە هەردووچی مرادفی یەکە قوتابی و خوێندکار هیچ جیاوازی نییە مرادفی یەکترن بۆیە لێرە بە جیاوازی هاتووە کەواتە وا باشە بۆ شێوەی لێ بکرێ بڵێن قوتابی قۆناغی بنەڕەتی خوێندکاری قۆناغی ئامادەی یان قوتابی قۆناغی ئامادەی بەڵێ سپاس کاکچیە بەڕێز سەرۆکە پەرلەمانی
بەرز سەرۆکا پەرلەمانی من دوو تێبینی هەبین ئەس نزانم من پێشنیارێکی هەیە ئەس نزانم چ ڕادێکە پێشنیارە یاساییە ئەف پرۆژە یاسا نێزیکی 182 مادانە ئەگەرم vê پرۆژە یاسای گۆرەیوان برادرە 111 دان پەرلەمانە ئەس باوەڕ ناکەم هەیف حتا دو هەیفدیان vê پرۆژە یاسای خلاص بکەن ئەس ئێک پێشنیارێ دکەم ji her fraksiyonekê sê yan çar kes digel wezîr cenabê wezîrî xwandina duê bû bê tekine axir celeseka xwandina duê hate kirine ev xwandina duê bête ragihandin bo me hemû parlamentara bi vî şêwazî em hemî ne bi sporê perwerdeyne em hemû ne şarazayê perwerdeyne hindek kar bû kesên perwerde û bi spor û şaraza bin bo wê eger ev pêşniyara di cih da bit bo mawê heftiyekê da em şin vê proje yasayê xilas bikin eger bi vî şêwazî bit bawer nakim du heyvdî û du heyvdî celese û du heyvdî cenabê wezîr el vêrê rûnin ji hemî kara têne ladan ez nizanim yasayê an ne ناوەڵا بێ لە ناو هۆڵی پەرلەمان مناقەشێکی و تمام ez dê tenha yek têbîniya xwe gehînim babetê proje yasa بۆ هەموو کوردستانê بۆ هەموو ماڵباتێکە بەڵێ مخابنی بە دەبێ پرۆژه یاسای bi siyasetkirina vê proje yasayê ez dibînim vê karînana qutabî û xwendkara ne tiştekî ciwan e pêtivî bê ev tişte netekine zimanzanî û ziman nas dizanin baştirîn kelîme di hemû dunyayê de students tête bikarînan û nizanim bûçî yanî em heta vê radeyê di proje yasayekê de siyasetê de bikarbînin بۆ wêceke min pê baş e ev du kelîme bêne ladan ne qutabî bête bikarînan ne xwendkar babeteke zimanzan bila tiştekî wisa bikar bînin ku hiç kesek tama siyasetê ji vê proje yasayê netekirine û zor spas. بەڵێ سپاس کاکێ ڤیدار بەڕێز سەرۆکی پەرلەمان بەخێراتنی بەڕێزان وەزیری پەروەردە و وەزیری پەرلەمان دەکەین کە لێرەنە لە مادەی یەکەم لەسەر هاوڕای کاک برای بەرەزم کاک چیامە قوتابی خوێندکار ئەوە قوتابی بەشی ئیبتدائیە سەرەتایی خوێندکار بەشی ئامادەی ئەدی لە زانکۆ چی پێ بڵێن دەبێ وەزیری تعلیم عالیش ڕۆژێک بینە ئێرە و دابنیشن و ناوێکی بووبینن ینی شەکە زۆر ئاسانە سبەینێ یەکێک بەڕێز سەرۆکی پەرلەمان سبەینێ یەکێک دکتۆراکەی بنووسێت لەسەر ئەم قانونە و زۆر قانونی تر دەڵێ کاکە خۆ پارتی و یەکێتی شەڕیان کردووە کوردستان دروستکە نەک قانونەکە بە ناوی حزبی دروست بکەن فێرخواست کەلیمەیەکی کوردیە جوانە یان ناوەکی تر بۆ هەردووکی بەکاربێنن قوتابی لێرە بوو سەرەتایی خوێندکاریش بوو ئامادەی ئەدی زانکۆ چی پێ بڵێن جەنابی وەزیری پەروەردە زەحمەت نەبێت لێرەی ینی ناوەکی دەبێ دانیشین بۆ ئەویش داتراشین و بنووسین زەحمەت نەبێت مادەی 28م جەنابی وەزیر مامۆستای پەروەردەی تایبەت ئەم مامۆستانەمان هەیە لە کوردستان ئێستا من لە زاخۆ ئەم ساڵە ئەنی پرسیار بۆ ئێمە هاتووە مامۆستامان نییە ینی دەرسی تایبەت بوو تەڵەبەی کە تەواو ئەندامی جستەی تەواو نییە پێ بڵێتن هەر نایزانێتن چون پێ بڵێ ئا لە کوردستانان بەشە هەیە گەڕە 29م و سیەم ئەڵێ بەڕێوبەری دامەزراو ئەو کەسەیە ئەو کەسە بکرێتە مامۆستا چونکو تو لە 32م سەرپەرشتیاری پەروەردە دەڵێ ئەو فەرمانبەرەیە ینی نەنووسیتە ئەو کەسەیە مامۆستایە دەبێتە بەڕێوبەری دامەزراوەکە و بەڕێوبەریەوەیە ئەو پێشنیارانم هەبوو لە مادە یەکەم زۆر سوپاس بەڵێ زۆر سپاس گوڵستان سعید گوڵستان خان فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی یەکی یاسای پەروەردە و فێرکردن پێم باشە لە بڕگەی سێهەمی هەتا هەشتەمی وشەی فێرکردن بخرێتە سەر پەروەردە سەبارەت بە بڕگەی سیویەکەمین کە باس لە ڕێنماییکاری پەروەردەیی ئەکات پێم باشە بکرێتە دوو بڕگە بە ناوی توێژەری دەرونی و توێژەری کۆمەڵایەتی و ئەم توێژەری دەرونی و کۆمەڵایەتیە بەم شێوەیە بنووسرێت توێژەری دەرونی ئەو مامۆستایە کە بڕوانامەی بەکالۆریۆس و بەرزتری لە دەروونزانیدا هەیە بە ئەرکی ڕێنمایی دەرونی و پەروەردەی قوتابیان و خوێندکاران ڕاست پێردراوە لە هۆکاری کێشە دەرونی و کۆمەڵایەتیەکانی قوتابیان دەکۆڵێتەوە ڕێنمایی و هاوکاری و ئاراستەیان ئەکا بۆ چارەسەرکردنی کێشە دەرونی و کۆمەڵایەتی و ڕەفتاریەکان توێژەری کۆمەڵایەتیش ئەو مامۆستایە کە بڕوانامەی بەکالۆریۆس و بەرزتری هەیە لە کۆمەڵناسیدا کە لە کاری کۆمەڵایەتی بە ئەرکی ڕێنمایی دەرونی و پەروەردەی هۆشیاری کۆمەڵایەتی قوتابیان و خوێندکاران ڕاست پێراوە
لە هۆکاری کێشە دەرونی و کۆمەڵایەتیەکانی خوێندکاران دەکۆڵێتەوە و ڕێنمایی و هاوکاری و ئاراستیان دەکا بۆ چارەسەرکردنی کێشە دەرونی و ڕەفتاریەکان کۆمەڵاتی و ڕەفتاریەکان و ئەو پێشنیازانەی کە بەڕێز کاکیڤیدار کردی پشتیوانی لێکەم زۆر سپاس. بەڵێ سپاس مامۆستا عەبدولستار. بەناوی خی بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی حەوتەم بەڕێوەبەراتی گشتی پەروەردە بەڕێوەبەراتیە گشتەکانی پەروەردەی پارێزگا و ئیدارە سەربەخۆکان ئەم پێم وایە بنووسین بەڕێوەبەراتیە گشتەکانی پەروەردە پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکانی بۆ چییە لەوانەیە سبەی دیسانەکە لە شوێنێک بەڕێوەبەراتیشی گشتی پێویست کە زیاد بکرێ بە پێی ئێرە بێ ناتوانرێ هەر بنووسێ بەڕێوەبەراتیە گشتەکانی پەروەردە لە مادەی 12 نووساوە خوێندنی پابند کراو قۆناغی خوێندنی بنەڕەتی دەگرێتەوە کە تێیدا بە خێوکار پابند دەبێت لە تەمەنی یاسای منداڵ بخاتە بەر خوێندن منازم ئەو پابندە ینی مەبەستی چیە بەڕاستی باشە ئەگەر بە خێوکەرێک نەیتوانی منداڵەکەی باتە بەر خوێندن لە گوندێکە کە قوتابخانی لێ دوورە یا لە شاریشە بەڵام ئیمکانیاتی داراییەک بەشێکی زۆر خەڵک ئێستاش منداڵەکانی دەنێتە بۆ کار و کەسابەت چکە ژیانی خراپە ئایا لێرمە بەستی چیانی بە خێوکار پابند دەبێت لە تەمەنی یاساییدا منداڵ بخاتە بەر خوێندن ئایا ئەمە ئیلتیزاماتێکیش لەسەر حکومەت دانانی ئەگەر وابێ ئەی نابێ حکومەت هاوکاری ئەوانە بکە کە ناتوانن چ بۆ گواستنەوە چ بۆ ژیانیان کە ناسار و منداڵەکەی بنێتە بەر کەسابەت لە خاڵی سیویەک ئەوەی کە گورستانخان باسی کرد ئەمنی شەمان بۆ چونم هەیە بەڕاستی خۆی عنوانی بەڕێزان ئەبێ ئەو ئەرزیەتە هەڵکەندێ هەموو کورسیەکان هەڵگیرێ قەتعەکە لە ژێرەوەی و نازانین چی بکەین بەڵێ فەرمووی بەرحاڵ ئەوەی زۆرمان بۆ پرۆتۆکۆڵە مامۆستا ئەمن هەر ئەویان کە عنوانی وەزیفی لێرەدا عنوانێک دروستەکەی پێم وایە ئەوەیە کە توێژەری کۆمەڵایەتی بێ ئەو عنوانیان هێناوە ڕێنماییکاری پەروەردەیی کە جیا لە کۆمەڵناسی و دەروونناسی ئەوانە من پێم وایە زیاتر توێژەری کۆمەڵایەتی گونجاوترە و پشتگیری ئەوەی گورستانخان دەکەم و هەر بە شێوەیەکی گشتیش سەرۆکی پەرلەمانم پێم وایە ئەمە 48 خاڵ بوو ئەگەر دابەشتان کرد بە باشتر بووتان دەخال پێدا بڕۆن باقی نایەک مادەش بێ بەدەستا من ئەگەر دووسێت تێبینی کەم چۆن بێڵێم ڕەنگە ڕەفیقەکەم نەیڵێ ڕەنگە ئەوکەش نێڵێ یانی من پێم وایە زۆر 48 خاڵ بەیەکەوە بڵێ قسەی لەسەر بکەن زۆرە سوپاس لە پەیڕۆ زۆر بەستەریحی هاتووەڵێ مادە بۆیە ئێمەش مەجبورین کاک باڵام بۆ بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 1 بڕگەی 27 پێناسەی مامۆستای کردو کەسێکی شیا و لێ هاتووە بۆوانەوتنەوە لە دامەزراوەکان بە پێ حکومەکانی ئەم یاسایە شیاوی لە چ ڕوویەکەوە و ئایا مامۆستا پێویست نییە لێرا دیاری بکرێ هەڵگری چ بڕوانامەیەک بێ ئەمە ئەگەر ئەڵێن بە پێی پەیڕەوڕێک خراوە یان بە پێی پەیڕەوڕێک ئەقرێ بۆ لێرا لانی کەم لە مامۆستای بنەڕەتیەوە دیاری ناکرێ هەڵگری چ بڕوانامەیەەکە بەڕێوبەری دامەزراوە 29 بەڕێوبەری دامەزراوە کەسەیە کارکی بەڕێوەبردننی دامەزراوەیەکی پەروەردەیی فێرکردنی پێدەسپێرێ ئەمیش لەسەر چ بنەمایەک ئەم ئەرکەی پێئسپێرێ ئایا پێویست نییە ساڵەکانی خزمەتی بۆ دیاری بکرێت کەسێک یەکەم ساڵ بهێنرێت دا بمەزرێنرێت و دوای ئەوە یەکسەر بیهێنی بیکەی بە بەڕێوەبەر یعنی لێرەشا پێویستە بە یعنی ڕەچاوی ساڵی خزمەت و ئەو توانایی بکەی کە پێشتر پیشانی داوە یاری دەدەری بەڕێوەبەریش بە هەمان شێوەیە ئەویش پێویستە ساڵی خزمەت و هەڵسەنگاندنەکەی بۆ دیاری بکرێ ئەو کاتە ئەو پلەیەی پێ بدرێ و زۆر سپاس بەڵێ زۆر سپاس کاک شاخەوان وەرە سەرۆکی پەرلەمان من قسەکانم کرا پشتیوانی پێشنیارەکەی گوڵستانخانەکەم سوپاس بەڵێ زۆر سپاس کاک عەلی حەمەد ساڵح
بەناوی خوای گەورە و میهرەبان بە خێراتنی بەڕێز وەزیری پەروەردە و وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمانەکەین. من خاڵی 27م پێشنیارەکەم بڕوانامە بنووسێت، یعنی دبلۆم بۆ سەرەوە. لە خاڵی 28ەما کاکێڤیداری شتی ئایا ئەو ناوەندانە هەن یاخود ئەو مامۆستا تایبەتانە هەن لە پرۆسەیەکە ڕێکخراونەتەوە تایبەت بکەم. خاڵێکی کە ئەو مامۆستایانەی کەوانەی تایبەت ئەڵێنەوە چ لە سنتەرەکان چ ئەڕۆن بۆ ماڵان ئەمە لە پێناسەکانان نییە و لە چوارچێوەیەک شارڕێک نەخراوەتەوە کە ئەمە ئێستا وای لاتۆ زۆرترین بەرکەوتنی هەیە لەگەڵ قوتابیە ئەڕۆن لە ماڵەوە دەرسەنێنەوە هەیە هەر بڕوانامەشی نییە، هەیە تەلەبەی شەشی ئامادەیە، هەیە ئامادەیشی تەواو نەکردو وانەی تایبەت ئەڵێنەوە. ئایا نابێ ئەمەش ڕێک بخرێتەوە لە ژوورەوە؟ ئەگەر ڕێک بخرێتەوە ئەبێ دیسانەوە ئەم بابەتانش ڕێک بخرێتەوە. بۆیە ئەوەش ئەگەر لە پێناسکە جێگیر کرێ بۆ توێژەری دەرونی و کۆمەڵایەتیش پێش پشتیوانی گوڵستانخانەکەم کە بەو شێوەیە جێگیر کرێ. بەڵێ زۆر سپاس. ئاشناخان. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان، ڕاستیەکەی هەندێک لە ئەندامانی بەڕێز باسییان لە وشەی قوتابی و خوێندکار کرد. من بۆ خۆم وەکو ئەندامی ئەو لیژنەیە هەوڵی زۆرم داوە هەندێک لە ئەندامانی تریش ڕاستەکەی لە سەرجەم فراکسیۆنەکان هەوڵی زۆرمان داوەی کە ئەو دوو وشەیە بکەین بە وشەیەکی یەکگرتو یەک وشە بێت، چونکە بەڕاستی ڕاستی ئێستاوە دابەشکراوە کە قوتابی بۆ قۆناغی بنەڕەتیە و دواوە خوێندکار بۆ قۆناغێکی ترە. بەڵام بەداخەوە ویستێکە بوو لەسەر و ئیرادەی ئێمەوە کە ئەویست ئەم دووشەیە بەم شێوەیە بمێنێتەوە کە ئەمە وەکو وەگەر وەکو وشە سێری بکەین ڕاستە دووشەی سەربەخۆیە و مرادیفی یەکن و هیچ مشکلەیەکمانیە لەگەڵی، بەڵام ئەمە باگراوندێکی ناشرینی هەیە بەکارهێنانی ئەم دووشەیە. پێمان خۆش بووە کە پسپۆڕی زمانەوانی بێن ئەم کێشەیە چارەسەر بکەن، وشەیەک پێشنیار بکەن بانە قوتابی بێنە خوێندکار بێ. ئێستاش من پێشنیارەکەم بەڕێزان لە فراکسیۆنی یەکێتی و لە فراکسیۆنی پارتی ئەگەر ئێوە بتانەوێ بەڕاستی توانین ئێمە وشەیەکدا بنین و ئەو شانازیە بۆ پەرلەمانی کوردستان بێکەلانی کەم توانی ومانە سیمای دوو ئیدارەی و دوو زۆنی کاڵکەینەوە لە یەکگرتنەوەی ئەم دوو وشەیە و سوپاسدانەکەم. بەڵێ زۆر سپاس. کاک فەیسەڵ. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەناوی خودای گەورە و میهرەبان بە خێرهاتنی وەزیرە بەڕێزەکان دەکەم. من لەسەر لە مادە یەک لە خاڵی سیویەکەم داواکارم ڕێنماییکاری پەروەردەیی بگۆڕن بە توێژەری دەرونی و کۆمەڵایەتی بەو شێوە بنووسرێتەوە. سیویەکەم توێژەری دەرونی ئەو مامۆستایە کە بڕوانامەی بەکارێڕۆس و بەرزتری لە دەنوورزانیدا هەیە بە ئەرچی ڕێنمایی دەرونی و پەروەردەیی قوتابیان و خوێندکاران ڕاست پێدراوە. لەوە کاری کێشە دەرونی و کۆمەڵایەتیەکان قوتابیان دەکۆڵێتەوە و ڕێنمایی و هاوکاری ئاراستەی دەکات بۆ چارەسەرکردنی کێشەی دەرونی و کۆمەڵایەتی و ڕەفتارەکانیان. توێژەری کۆمەڵایەتی ئەو مامۆستایە کە بڕوانامەی بەکارێڕۆس و بەرزتری لە کۆمەڵناسی یان کاری کۆمەڵایەتیدا هەیە بە ئەرچی ڕێنمایی دەرونی و پەروەردەیی هۆشیاری کۆمەڵایەتی قوتابیان و خوێندکاران ڕاست پێدراوە. لەوە کاری کێشە دەرونی و کۆمەڵایەتیەکانی خوێندکاران دەکۆڵێتەوە، ڕێنمایی و هاوکاری و ئاراستەیان دەکات بۆ چارەسەرکردنی کێشەی دەرونی و کۆمەڵایەتی و ڕەفتارەکانیان و پشگیری لە قسەکانی سەوسەن خان و دکتۆر ڕێبوار و کاکێڤیدار و کاک باڵان بۆ دەکەم. بەڵێ زۆر سپاس. ڕووپاخان. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادە یەک ئەگەر لەسەر چەند بڕگەیەک من داوای هەم تەوزیح دەکەم. بڕگە دەیەم خوێندنی پەیڕەوکرا و ناپەیڕەوکرا و ئەگەر هەم لیژنە یان وەزیر تەوزیحەکەمان بۆ بدا باشە و بۆچی پێناسەی خوێندنی نێودەوڵەتی نەکراوە کە ئێستا ینی دەخوێندرێ و قوتابخانەی نێودەوڵەتی لە پارێزگاکان زۆرە. و هەروەها بڕگە 21ەم من پێم باشە نەمێنێ لا بدرێت کە دامەزراوی ناحکومی پێناسە کراوە و پێشنیارەکەم هەیە کە ئەگەر ئەندامانی بەڕێزی پەرلەمان پشتگیری بکەن وەزارەت لەگەڵمان یەک ڕابێ خوێندنی ئەهلی نەمێنێ لە هەرێمی کوردستان چونکە ئەوەندەی قوتابخانەی ئەهلی زۆرە قوتابخانەی ناحکومی زۆرە کاریگەری زۆر لەسەر قوتابخانەی حکومی کردووە کە گرنگیەکی ئەوتۆ بە
پرۆسی پەروەردە و فێرکردن نەدرێ بۆیە ئەگەر ئەو بڕگەیە لا بدرێ و 26ام لە پێناسەی ناوەندی خوێندنی ئێوارانی حکومیە بۆ ئەو قوتابی خوێندکارانە تەرخانکراوە کە بەهۆی مانەوەی 2 ساڵ لەسەر یەک نەنووسراوە لە یەک پۆل پێم وایە دەبێ لە یەک پۆل ئەگەر یان ڕوونکردنەوەیەکی زیاتر بدەن سوپاس بەڵێ سوپاس ڕوپاخان کاک سیپان بەڕێز سەرۆکا پەرلەمانی لە مادەیەکی من چەند تێبین لەسەر مادە 9 14 21 27 31 48 هەیە اش مادە 9 دەست پێ بکەین و تایبەتە بە قۆناغا باخچەی لێرێ بوازحی ئاماژە پێی چەندێدایە و قۆناغا باخچەی 4 ساڵیش بۆ 5 ساڵیت هێتە وەرگێتن لێ بەداخەوە دی پرۆسا پەروەردەدا لە هەرێما کوردستانی وەزارەتا پەروەردەی کابینە دیف کابینە نشیای گرنگیەکە تەمام بە قۆناغا باخچێ بدەێت و قۆناغێکە سەرەتاییە گرنگە ji بۆ پێگەهاندنا قوتابی و ئامادەکردناوی ji بۆ پرۆسا خواندنە ئەبروکە لێرێ 4 بۆ 5 ساڵ هاتیە نویسین وێرێ پرسیارە جەنابێ وەزیرێ پەروەردە بکەین ئایا کیش جی 4 ساڵی تێتە وەرگرتن ئەگەر فەرمانبەر نەبی دەیک و باب کەواتە هیچ جهەیەکی 4 ساڵی ناهێتە وەرگرتن ئەگەر دەیک و باب فەرمانبەر بن اینجا تێتە وەرگرتن دەمێکیدا پلانە وەزارەتە پەروەردەی ji بۆ دروستکردنا باخچەیان چییە زۆربەیان ناحیان ئەبروکەت بێ باخچەنە ناحیەکەوەکی چەمان کرد سەدان داواکاری کرد یەل سنوورێ پارێزگا دووەکی بێ باخچەیە دەهان ناحیە دیل سنوورێ پارێز گەهێن هەرێما کوردستان بێ باخچەنە کەواتە دەبێت دەستپێکی پلان ji بۆ دانانە باخچەیان بهێت اینجا بەحث لە دەستنیشانکردنا تەمەنی بهێتەکەن چونکی لە دروستکردنا 4 ساڵیە لێرە هیچ ڕەنگێکی دیگەل پرۆسا پەروەردە نوکەل هەرێما کوردستانê ناگونجیت چونکی وەکو پێتیوی باخچێن زارۆکانینن مادê 14 ئاماژە بە خواندنên ئامادەییدایە ناوەندên خواندنên ئامادەیین پیشەی سەر بهێت ez dêgin çikî xwandinên pîşeyî Herêma Kurdistanê hene lê amaje pê nehatiye dan di madê 21 da di madê 21 da amaje pê wan da mezraveyên perwerdeyên nehikûmî hatiye kirin giring gel vêrê ev çendel ser bihêt ez dêkin ev nawendên perwerdeyên nehikûmî bikevne jêr çavdêriya wezareta perwerdê da ku bişêt bîte raqîbek li ser چونکی دنوکه دا گلک دا مزراوی نه حکومی هنه پرورده هیچ پیوندی پیوندی نبراستی و نشه تداخل دیجی تعداد بکد اگر سطحی نبید یا چاودریه کا شکلی نبیدن. ده ماده 27 دا آماجه به تعریف ماموستا دریه کو ماموستا و کو رینشاندارک جبو مهمیان. ل دنوا بیا ساده ویت آماجه برول وانه بیجا بهتکن. ابروکه پروسا پرورده هرما کردستان 50 ساده جلای وانه بیجا باید هتا پروا برن. اگر امن پارزگاه دو کی بکینه نمونه 50 ساده ماموستا این کنو که در ساده بیجن. لخاندنگاه وانه بیجن. آیا رولوان ویری چی بیتن؟ یعنی اوس خدمت آوان کی دهان سالا یتین ابروکه وانه بیجن و نهاتینا گری بس کردن نهاتینا دامزراندن رولوان وانه بیجا دی یا ساده چی بیتن. دوید جیگریک جبوان جل ویری بهتا کردن نک خدمت آن به هر وقت چی چکیل ویر بتنی آماجه بنابه ما مستعد بیک و آماجه پوانه بیش بدت کو 50 ساده بتر پروسا پروردش لی وانه بیش و تیتا پریو برن ماده سوئه کی آماجه به رینمانی کار و پرورده ایده و کولر جواکی هبونا و کولر جواکی د پروسا خواندنه دا دنا و هر خواندگی دا گرینگیه کا ضروریه کا افضل جوایی که کیشین وان قطابیان کیشین وان خوید کردن دنوا سازین خواندن که دا بریک وان و کولرا بشین باشترین دکتر صدقم تعاون کرد و ما دکانش ما تو برای سرک پارلمانی بله سرک پارلمانی من قالك تبينية تين سر في مودي بس تبينية قشتي منها هي من أوا يعني جرينجيدان ببيت دان النظام حتى كنجي حتى السياسات مزاجي ورجا دو إدارية ديارة بيت أشكرا بيتن خويند كارو خويندن قطابي خويندن جو قطاب خانة بو يعني شد مادة كات ورد هاتي بيتفيها أم ببينه إيك آن قطاب خانة بو همي قناغا یان خویندنگه با همی قناغا قطابی با همی قناغا آن خویندکار با همی قناغا بس از پیشنیارد کم نه قطابخانه بیت نه خویندکار بیتن قطابی اصل وی عربی یا هاتیش کتابا یا هاتی کتابا و دف زانایات خواندن کتابت یا هاتی کتابه
قوتابخانە نەگەلەکە درستە مادەم پروژێ عنوانەوێژی هاتی پروژە یاسای پەروەردە و فێرکردن پەروەردە و فێرکردن بچی ئەم ناوێ قوتابی و ناوێ خواندنگەهێژی ژێ ناوی ناوەرگرین ژێ عنوانی پەروەردە و فێرکردن ئیدان فێرکار و فێرگە فێرکار بۆ قوتابیە مەرحەلا بنەرەت و بۆ هێدی و فێرگەهژی بۆ قوتابخانە يعني هذا جلك ضرورية أم ببينا إيك نيك منا مشكلة فيرجه بيت وطابخانة بيت خوندنجه بيت بس بيتي فيها إيك بيت شمكو أف انقسامة التربية دا أجر هاتا شاندن ما التربية دا شاند دي شوا شين مستقبلا أفي انقسام راكن نهتا راكرن شبرهن دي جلك ضرورية أم في راكن يدي تبينيت من هين السر في يدي خال في راتشم ايك اولا بيشتن خوين يازدت بجيتن خويندني نا بيرو كراو يعني غير منظم معقولة غير منظم وتشهادة بداية ما دام دي شهادة داية بروانا ما داية بيتفيا بيفكادي بيتشينا نبيرو كراو يعني غير منظم يعني غير معترف تشتكي دي يعني مهم نوفك دي بيتفيا بيتي دي كده ما دام دي شهادة داني ديسا الجبيرة مشو يا بينجي قناغا باخشي از الجلد ما فعلا ام مثالي تشتي واقعي بدانين باشا بيجي تشاري حتى بينجي وقابي برابتري يعني الناحية و قضاء ادينينا باخچانینا دی باشه دی و چاو بتا وان باخچا پتیویا باخچا بنا درست کردن دیسا تبینیامن یادی سر یا 21 بیشتن 21 بیش دامزراوی ناحکومی هر دامزراوهات بیتن بیشتن دامزراوی پروردی و دامزراوی پروردهی يعني المؤسسة التعليمية غير الحكومية بتبيها بروردا بيفا كده بيتا مؤسسة غير حكومية المؤسسة حكومية يعني شيء مقصدها ما بي المؤسسة التربوية الحكومية المؤسسة التربوية غير الحكومية شبران دي هر جهة قانون إدهات بيتن دا مزراوي حكومي وأنا حكومي بتبيها بروردي القلب بيتا دي كران ادخالوية دي ما يكت بيشتن بريوة دبريتو خرجيان لدكريت نه خرجيان ترخان دكريت تخصيص نه ديبو ميزانية صرف كد ديبو ميزانية هتا تخصيص كرن فرقه هاي ما بين خرجيان كردن وتخصيص كردن يا 24 و 25 بيشتن قطابي خويندكار اگر ام متفق بوين معنا ويك شوانا ديتا شاطب كرن ان قطابيه يان خويندكاره يان فيركاره بيتفيا يعني ام في برلماني وصانهلين اف انقسام الذهن قطابيه مدى فيركاره مدى سريوان دا بيتنكو والله اديا هاي جدابون يا هاي ايك شهرسكا فيركار بيت فيرجه بيت يعني بيتا ادي كرن ديسا يعني أزد بين بجلكة ضرورية وانا بيجي تعريفك بوانا بيج هبيد هزارها ما وانا بيجيتين بو يعني تفير ديدانا هاتيا تعريفك بو وانا بيج نهاتيا دو تعريف از بين بضروري هبن ايك وانا بيج بيتا ديارة كرن مقصد بكيا دا اجتهاد نايتا كرن ايكي نا اختصاص بيتا وانا بيج ومنافسي القلوانا بكت افيد أو مستحق بنوانا بيش يعني قال جرى واسطات بتاجر هندي أهل اختصاصي والله بتشاركها وأنا جينا أقول زور سباس بينج دخل خسكرو أقام لينا مال راستيا بله كاكمم بەڕێ سەرۆکی پەرلەمان من زۆر بە خێرایی ناچارم بۆی کەمی کاتەکەوە لە مادەی 156ەوە بە بڕوای من پێویستیە کرد یاسایەکی سەربەخۆ بێ پەیوەندی بە وەزارەتی پەروەردەوە بێت چونکە دیسانەوە لە دوایەوە کەوتوتەوە پێناسەکردنی وەکیل وەزیر و مدیری مەکتەبەکەی و ئەوانە پێم وایە بارگرانێکی زۆری کردو دەستوری عێراقی 144 مادەیە بەو دەستوری کە لێشاوێت تێبینیمایە لەسەری 181 مادە پێم وایە بارگرانێکی زۆرەوە
تۆزێ دەستیان پێ بگرتە لە وشە مەجاری تایسە من بە خێرایی باس لە هەندێک لە بڕگەکانەکەم طبعا ئەمە یاسای پەروەردە و فێرکردنە یعنی لانی کەمە بوو پێناسەی پەروەردە بەجیا و فێرکردن بەجیا هەبوایە من ێستا پێشنیازێکمەیە بۆ لیژنەی بەڕێز و لەسەر مەسەلەی پێناسەکردنی پەروەردە بۆ پێناسەکردنی پەروەردە پێم وایە پرۆسەی خوێندن و پەرەپێدانی توانای قوتابیان و خوێندکارانە لە چوارچێوەی پرۆگرامەکانی خوێندن و بنیادنانی بەهاکاندا فێرکردن پەرەپێدانی توانای قوتابیان و بەدەستکردنەوەی ئاستی هۆشیاریانە لە چوارچێوەی پرۆگرامەکانی خوێندندا نەکردوژیان پەروەردە و فێرکردن پێکەوە لە مادەیەک هاتووە کە مادەی چلە بڕگەی چلە پێناسەی دووچانی کردووە کە تێبینیمێ لەسەری بە خێرایی ئێستا ئاماژەی پێکەم مەسەلەن سیانزەیەم قوتابخانی بنەڕەتی هاتووە ناوەندی خوێندنی قۆناغی بنەڕەتیە تۆ مادام باسی خوێندنی بنەڕەتیت کردووە کە خوێندنی پێی ڕەوکرا و پابند کراوە لەو قۆناغانەیە ئەوە عەرە پێڵێ تلمیذ کە قوتابیە لە سەرەتاییەوە تا نۆ و تاڵبی ژەیە لە دەوە تاوەکو زانکۆ تەواوەکە پێم وایە لەمەوە بەکاریان هێناوە هیوادارم لەو عەقڵیەتە حیزبایەتیە نەبوو کە هەندێک لە برادران باسیەکەن من پێم وایە مەسەلە بەکارهێنانی و دەسەواژانە ڕەنگە لەو ڕوانگانەوە بوو بێگەر وا بێ ئەوە کارێکی باشە بۆ جیاکاریە مەسەلەی خوێندنگەی ئامادەی لەبەرەوەی لە چواردەیەمە باسی خوێندنی ئامادەیەکە پێم وایە خوێندنگەی ئامادەی تر پێویست ناکە خوێندنی ئامادەی تۆڵی لەو قۆناغەیە تحصیل حاصلە کەوتر خوێندنگەی ئامادەی یعنی لەو قۆناغەیە یعنی خوێندنی بنەڕەتی نییە تەڵعا یا شتێکی کەم مەسەر خاڵێکی کە ئەمەوێ قسەی لەسەر بکەم بەنسبەت 34م کتێبەکانی خوێندن کتێبەکانی خوێنێر بابەتێک پێم وایە 34 لا ببرێ لەبەرەوەی لە 35 کە باسی پرۆگرامی خوێندنەکەین پرۆگرامی خوێندن وایە کتێبەکانیش تحصیل حاصلە بەشێکە لە پرۆگرامی خوێندن و من پێشنیازەکەم 35م کورت بکرێتەوە بەم شێوەیە پرۆگرامی خوێندن بەشێکە لە پلانی پەروەردە و فێرکردن کەی پەیوەستە بە پۆلێک یاخود بازنەیەکی خوێندنی دیاری کراوە 38م پێم وایە پێویستەکە کورت بکرێتەوە پەروەردەی تایبەت تاوەکو تایبەت دابین بکرێت تەنیا دوو دیێڕی بمێنێ ئەو تەفاسیلەی پێویست ناکا کە لەناو ئەو دوو دیێڕەیە ئەم نەتیجەکانمان نایەتێ مادەی بڕگەی چل لا ببرێت لە پێشتر ئاماژەم بە دوو پێناسە کرد پەروەردە و خوێندن کە بەو شێوەی بێم 46م دیداری گەشە پێم وایە پێناسێکی زۆر درێژە من پێشنیازێکە خەمە بەردەم لیژنەی بەڕێز دیداری گەشە دیدارێکە بۆ تاوتوێکردنی باری خوێندن و پەرەپێدانی تواناکانی قوتابی و خوێندکار بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی یەکەم خاڵی نۆیەم قۆناغی باخچە قۆناغی شیاندن و ڕاهێنان و ئامادەکردنە من وا ئەزانم وشەی شیاندن بۆ مناڵی باخچە ناگونجێ وشەی شیاندن بۆ چاکسازیەکان و بۆ هەندێک حاڵەتی تر گونجاوترە بۆیە داوا لە لیژنەی بەڕێزەکەم وشەی شیاندن گۆڕن بۆ چاودێری چکە لە قۆناغی باخچە مناڵ هێستا تازە 4 ساڵی تەواو کردو و تەواو نەکردووە وابەستەیە بە قۆناغی پێشتر کە زۆرینەی چاودێریە کە قۆناغی دایەنگەیە بۆیە پێم باشە ئەو شەیشیان نەبگۆڕن بۆ چاودێری خاڵێکی تر سەبارەت بە دامەزراوە هاو بەش و پشتیوانکراوەکان لە خاڵی 23م بەڕاستی من پێم باشە ئەم بڕگەیە هەرلا ببرێ حکوومەت خۆی ئەرکی پەروەردە بگرێتە ئەستۆ ئەرکی فێرکردن بگرێتە ئەستۆ ئەمە ئەرکێکی پیرۆزە من وا نازانم ئەبێ حکوومەت لەما پاشەک شەبکە یا خۆت پێویستی بە هاوکاری بێ یعنی لە سەد ئەبێ استراتیژی پەروەردە و فێرکردنی مناڵی ئەم وڵاتە نیشتیمانیانە بێ بە پێی کۆمەلگاکان و بە پێی کۆمەلگا و بە پیرۆزەکانی کۆمەلگەی خۆمان بێ بۆیە من تەنانەت هەر ئەسڵەن ناڕازیم لە بوونی ناوەندی حکومی ناوەندی ناحکومیش و خوێندنگەی ناحکومیش بەداخەوە کە ئەمە وا ئەکات دەرفەت ئەرەخسێنێ بۆ ڕۆژ بە ڕۆژ پاشەکشەی حکوومەت لە قوتابخانەکانی خۆی ببینە 10 ساڵ لەمەوە پێش لەوچە 1-2 قوتابخانی ناحکومی هەبێ بۆچی ئێستا ژمارەی قوتابخانی ناحکومی ئەوەندە زیاد بوو بۆچی ئێستا خەڵک ناچارە تەنانەت ئەگەر کرێکاریشی کرد بێ حەز لەوە ئەکا مناڵەکانی برێتە ناحکومی لە کاتێکە قوتابخانە ناحکومیەکان نەچوونەتە ناو استراتیجی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستانە بەداخەوە ئێستا قوتابخانەی ناحکومی هەیە شانازیەکە
بەوەی مناڵەکەی لە 18 ساڵە فێری ئینگلیزی کردو بەس کوردی بیرچواتەوە فێری کوردی ناکە ئەمە دلیلی چییە دلیلی ئەوەیە کاتێک پەروەردە و فێرکردن لە دەرەوەی استراتیجی حکومەت و دەوڵەت و سیستمی نیشتیمانیان نابێ ئەوەی لێ دەرەچێ و بۆیە بوونی ئەم قوتابخانە باشە قوتابخانەی دامەزراوی هاوبەش و پشتیوانی کراو کە حکوومەت ئەرکی بەڕێوەبردنی لە ئەستۆ ئەگرێ بۆچی کەسێکی بیانی بێت هاوبەش بێ لە بەڕێوەبردنە و بەداخەوە زۆرێک لەو کەسە بیانیانە ئەجەندەی تریان هەیە بڕۆ بڵێ مەسەلەن ئەم شارم پێویستی باوی خواردنەوە هەیە ئەوە ئەرکی حکوومەتە بڵێ ئەم مناڵانم لە ماڵی مناڵانی بێسەرپەرش لە سلێمانی نانیان نییە فلان ڕێکخرا و فلان ڕێکخرا و فلان ڕێکخرا وەرە نانیان بۆ دابینکە ئەڵێ وەرکی حکوومەتە بە زیەد ئیدارەی قوتابخانەیەکی بۆدا بۆ چونکە ئەجێندەی تری هەیە بۆیە من بە هەموو شێوەیەک دژی ئەوەم حکوومەت مؤسسەیەکی خۆی بخاتە دەست ڕێکخراوێکی بیانی ئەبێ نیشتیمانیانە استراتیژیانە پرۆسەی پەروەردە و فێرکردن لە 100% بەدەست ئینسانی ئەم وڵاتەوە بێت خاڵێکی تر سەبارەت بە قوتابی و خوێندکار سپاس بەناوی خوای گەورە بەڕێ سەرۆکی پەرلەمان مادە 1 12 خوێندکار پابند کراوە خوێندکار پابند کراوە قۆناغی خوێندنی بنەڕەتی دەگرێتەوە کە تێدا بە خێوکار پابند دەبێت لە تەمەنی یاسایی منداڵەکە بخاتە بەر خوێندن لە یەکێک لە قوتابخانەکان پرسیار لێرە ئەگەر لێرە دەرێ بە خێوکار پابندە ینی ئیلزامی دەکا ئەی ئەگەر بە خێوکار پابند نەبوو سزاکەی چێ خۆ مادام ئیلزامت کردێ دەبی ئەگەر جێبەجێشی نەکرد سزا بدرێ ئەی ئەگەر بە خێوکاری نەبوو یان توانای نەبوو لێرەدا پێویستە چارەسەرێک بۆ ئەم بابەتە بدۆزرێتەوە خاڵێکی تر خاڵی 24 هاوڕای هەموو ئەو بەڕێزانم کە ئەو دوو وشەیە بکرێتە یەکیان وشەیەکی بەدیل ببیندرێتەوە خاڵی 46 دیداری گەشە دیداری گەشە تەماشای ناوەڕۆژ پێناسەکەم کرد هیچ وشەیەکی گەشەی تێدا نیە بۆیە پێشنیار دەکەم بگرێتە دیداری پەرەپێدان خاڵی 48 مۆڵەت ئەو ڕێگە پێدانەیە کە لەلایەن وەزارەتەوە بەپێی حکومەکانی ئەم یاسا و ڕێنمایەکانی بە دروستکردنی دامەزراوێکی ناحکومی دەدرێت لێرە پێشنیار دەکەم لەبەر ئەوەی ڕێنمایی کە دەردەسی لە چوارچێوەی یاسایە پێشنیار دەکەم بەم شێوەی لێ بکرێت لە ڕوو سیاقەکەی زۆر باشترە مۆلەت ئەو ڕێگە پێدانە فەرمیەیە کە لەلایەن وەزارەتەوە بەپێی ڕێنماییەکان لە چوارچێوەی حکومەکانی ئەم یاسایە ڕێگا بە دروستکردنی دامەزراوەی ناحکومی دەدرێت و زۆر سپاس بەڵێ زۆر سپاس کاک مسلم بەڕێ سەرۆکی پەرلەمان سەرەتا پشتگیری لە وتەکانی کاکێڤیدار و گوڵستان خان و دکتۆر ئیسماعیل و مامۆستا عومەر و کاشێخ زاهیرەکەم سەبارەت بە یەکخستنی ناوێکی یەکگرتوو بۆ قوتابیانی خوێندنگەی بنەڕەتی و ئامادەی دوجار پێشنیارەکەم کە وەک کاکتۆر ئیسماعیل باسی کرد پێناسەیەک زیاد بکرێت لە دوای ئەوەی کە پێناسەی مامۆستایانی میلاک کراوە پێناسەی مامۆستایانی یاخود بڵێن توێژەرە کۆمەڵای دەرونیەکان قوتابی ئەنجومەنی بەخێوکار هەموو ئەمانە بەڵام پێویست دەکات پێناسەیەک بۆ مامۆستایوانە بێژدا بندرێ کە ئەمانیش شێوازی گرێبەستیان و دەوامکردنیان ئەو پابندیان کە هەیەە و پێی ئەو ڕێژە زۆری نوێشکە لە وەزارەتی پەروەردە دەیانگرێتەوە کۆڵەکەیەکی ئەساسین مافی خۆیان بۆ دابین بکرێت بە شێوەیەکی دیاری کرا و پێناسە بکرێن ئەوە بەڕاستی ئومێد دەکەم وەکو پێشنیارێک خوێندنگە ئیسلامیەکان کە بابەتێکی ئەساسین پێناسە بکرێت چونکە لە کۆتاییە خوێندنگە ئیسلامیەکان کە لە ئێستاشدا لە زمنی وەزارەتی پەروەردەیان ڕاستە قسەیەکە یەچێتەوە سە وەزارەتی ئەوقاف بەڵام لە کۆتاییە لە سیستەمی ئیمتیحانات و تاقیکردنەوەی وەزارەتی پەروەردە بەشدارم بۆ یەکە پێویست دەکات ئەمەش پێناسەیەکی خوێندنگە ئیسلامیەکانە بکرێ و ئومێد دەکەم بۆ بابەتی توێژەرە دەرونی کۆمەڵایەتیەکان وەک ئەوەی خۆیان داوایان کردووە ئەوانە توێژەری کۆمەڵایەتی و دەرونین لێرە بە ڕێنماییکاری پەروەردەی ناویان هاتووە پێویست دەکات مافەکانیان لەژێر ئەو ناونیشانە بێ کە خۆیان داوایان کردووە ئەمانە دەرچوانی دەروونناسی و دەرچوانی کۆمەڵناسین کە ئەرچیان ڕێنمایی دەرونی هۆشیاری کۆمەڵایەتی قوتابیانە لە قوتابخانەکان باراستێن هێشتنی گیر و گرفتی قوتابیەکان
و ئومێد دەکەم یەکێک لە خاڵەکانی تر کە قوتابخانەی و خوێندنگەی بەهرەداران و تایبەتمەندانە کە ئەمە پێم وایە جیاکاریەکی زۆرە لە نێوان قوتابی زیرەک و قوتابیانی تریانی ئەمانە ئەم قوتابخانانە قوتابی بەهرەمەند و زیرەکتیاندا دەخوێنێ بەس ئێمە بۆ وا بکەین قوتابی زیرەک و بەهرەمەند لە خەڵکی تر جیا بکەینەوە بە ئەوانە تێکەڵ بە قوتابیانی تر ببنەوە قوتابیانی تریش سوودمەند بن لە زانیاری لە ئەزمون لە شارەزایی ئەم قوتابیە بەهرەمەندانە کە پێم وایە جیاکردنەوەیان کارێکی باش نییە و لەگەڵ قسەکانی مامۆستاوان بەرام بەوەی کە بە هەمان شێوە ئەو قوتابخانانەی کە پشتیوانی ئەکرێن خۆی حکوومەت خۆی بەڕێوە ئەبا خۆی خەرجی بۆ دابینەکە بە پێویست دەکا ئەمانە لە ڕووی ئیدارەدانیشەوە خەڵکی خۆماڵی بە ئەزمونمان زۆرە ئێمە سەرمایەکی مرۆیی زۆر باشمان هەیە لە وەزارەتی پەروەردە ئەتواندرێ ئیدارە بدرێن و سەرپەرشتی بکرێن زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس کاک شەمۆڵ. بەڕێ سەرۆکی پەرلەمان مادەی یەک خاڵی سیویەک ڕێنماییکاری پەروەردەیی دەرچوانی کۆمەڵناسی و دەروونزانی دەگرێتەوە کەوش لە قانونی میلاکاتی عێراقی هەموارکرا و لە هەرێمی کوردستان ناونیشانی وەزیفیان بەڕابەری پەروەردەیی هاتووە بۆیە پێم باشە ئەو ناونیشانە لەگە ناوڕۆکە یەک بخرێن. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس دکتۆرە گەلاوێش. بەڕێ سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 46م دیداری گەشە لێرە لە کاتێک کە پرۆژە یاسایەکە جارێکی تر داڕژرایتەوە هەندێک هەڵە و ئەوەی چاپی هەیە بۆیە ئێمە دەبێت چاچی بکەینەوە یەک لەوانە مەسەلەن لێرە کە مامۆستا خاوەن بڕوانامە بیتن کە دەبێتە مامۆستا کەسێکی شیا و خاوەن بڕوانامەی پەروەردەیی و لێهاتوە ئەوە پەڕێنراوە کە هەواڵان زۆر مناقەشەیان لەسەر کرد لێرە لە مادەی 46 کە باسی دیداری گەشە دەکرێتن بریتێ لە دیدارێک کە لە قوتابخانە و خوێندنگە بە ئامادەبوونی مامۆستا و بەخێوکار و قوتابی یان خوێندکار و ڕێنماییکاریش تێدایە ئەوە لە یاسا ئەساسەکەی ئێمە دامان ناوە لێرە پەڕێنراوە و مادەی 48 مۆڵەت ئەو ڕێگە پێدانەیە کە لەلایەن وەزارەتەوە بە پێی حکومەکانی ئەم یاسایە و ڕێنماییەکانی بە دروستکردنی دامەزراوەیەکی ناحکومی دامەزراوەیەکی پەروەردەیی و فێرکردنی ناحکومی دەدرێت. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس کاک سەرکۆ. بەڕێ سەرۆکی پەرلەمان بە خێراتنی وەزیری پەروەردە و وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمانەکەم من لەسەر مادەی یەکەم ڕگەی نوێم پرسیارێکم ئاراسەی بەڕێز وەزیری پەروەردەکەم لێرە قۆناغی باخچە قۆناغی شیاندن و ڕاهێنان و ئامادەکردنە بۆ منداڵی تەمەەن 4 ساڵ و 5 ساڵ بەر لە خوێندنی بنەڕەتی ئێمە زانین لە پێش باخچەیشەوە شوێنێکی کە پێڵەن دایانگاوە لە ساڵ و 2 مانگەوە مناڵی تیا پەروەردەکرێەوە چاودێریەکرێت بۆچی هۆکار چییە لێرە جێگەی نەکراوەتەوە خۆ ئەو دایانگانیش کە ئەگەر لە ناو شارەکانە هەبێت لە ناو قەزا و ناحەکانە نەبێت لە ژێر چاودێری بەڕێوەبەرایەتیە گشتیە پەروەردەیەکانی پارێزگاکانان ئەگەر ڕوونکردۆمان بنە لەسەری و لەسەر خاڵی دەیەم خوێندنی پەیڕەوکرا وەڵی ئەمە یعنی بەدەر لە هەموو شتێک باسی واکرێت ئەگەر ئێمە ئەمانوێ ئەم یاسایە بۆ مؤسساتی بێ و بۆ دەوڵەتداری بێ و عقلەتی دەوڵەتداری وڵاتمان هەبێ و هەرێمەکەمان هەبێ ناکرێت یعنی بەم بیرکردنەوەی لە قوتابخانە و خوێندنگە خوێندکار و قوتابی یعنی بە ئەمە تێپەڕێنین بە تایبەتی لە پەروەردەی نەوەکانی ئەم وڵاتایە و ناکرێت خۆ ئەگەر یەکێتی و پارتیە کێشەکە ئەگەر کێشەکە عقلێتەکە ئەوەیە کێڵێت 10 ساڵیکە پارتیوەکێتی لە حکومە بن یعنی خۆ ناکرێت بیرکردنەوەیەوە بێت ئەگەر بکرێت وەزیری پەروەردە بتوانێت چارەسەریەوە بکە سوپاسیەکەین و خاڵی سیویەک پشتیوانی بۆ چوونی مامۆستا شەمۆڵەکەم لەوەی کە ڕێنمایی پەروەردەیی بکرێتە توێژەری کۆمەڵایەتی زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس کاک بەڵێن. بەڕێ سەرۆکی پەرلەمان من سەرەتا پشتیوانی لەو ڕاکەم کە کاکێڤیدار و زۆربەی هەندێک لە برادەران باسییان کرد لە
یەخستنی ناوی خوێندکار و قوتابی بۆ وشەیەکی موحد بە شێوازێک کە لەگەڵ ینی یەک وشە بەکاربێنی پێناسەی پەروەردە و فێرکردن جیا بکرێتەوە کارێکی باشە بەس من یەک پرسیارمێ بۆ جەنابی وەزیر لە ناو پێناسەکانە بەتابەت لە بڕگەکانی 12 و 13 ینی شوێن و مەکانی پەیمانگای کۆمپیوتەر و هونەرە جوانەکان و ئەوانە هەستەکەم ناڕوونە نادیارە ئەکەوێتە کوێی ئەو پێناسانەوە پێناسە و مافی و ئەرکی مامۆستایانی وانە بێش فعلەن پێویستی بەوەیە کە ڕوونکردنەوەیەکی زیاتری و لەسەر بدرێەوە لە ناو پێناسەکان و زاراوەکانە زیاتر تەرکیزی بخرێتە سەر بڕگەی 15 و 16 ئەڵێ خوێندنگەی پەیمانگای پەروەردەیی قۆناغی خوێندنی پیشەییە کە دوای خوێندنی بەنەڕەتی دەست پێکات و 5 پۆلی خوێندنە 16 پەیمانگای پەروەردەی پیشەیی ئەو ناوەندانن کە خوێندنی پیشەییان بۆ ماوەی 5 ساڵە پاش تاواکردنی قۆناغی بنەڕەتی دێ نەزانم لە ڕاستی جیاوازیەکە لە بینی ئەو دوو موئەسسەسەیە لە ئەو دوو شوێنە چیە ئەگەر جەنابی وەزیر ڕوونکردنەوەی بە مادەی 27 لە ڕاستیە ئێمە گرنگی پرۆسەی پەروەردە و فێرکردن لە هەموو دنیا ینی ئەهدافەکە دووشتە یەک مامۆستایە دوو خوێندکارە لە ڕاستیە من پێم وایە پێناسەکردنی مامۆستا لە دێڕوونیوێکە لەم زاراوەیە کەم و کورتیە و پێویستەکە ئەمە بە ورتر پێناسەی مامۆستا دابڕێژینەوە و ئێمە لەگەڵ لیژنە و لەگەڵ جەنابی وەزیر و وەزارەتیش هاوکارە بینەوەی کە بتوانین دوایی بەنووسرا و پێناسەیەشی تر بۆ مامۆستا دابڕێژینەوە بەرگەی 31 پشتیوانی لە گوڵستان خانەکەم بۆی دووبارەی نەکەمەوە بەرگەی 32 سەرپەرشتیاری پەروەردەی بەڕێز جەنابی وەزیر سەرپەرشتیاری پەروەردەی فەرمانبەرە یا مامۆستایە پرسیارە ئەگەر چکەم پێم وابێ ئەوەی کە من تا ئێستا هینم کردووە ئەوان وەکو مامۆستا کارەکەن و زۆر زۆر سوپاس بەڵێ زۆر سوپاس دکتۆرە شایان بەناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان شایان کاکە ساڵح سەرەتا دەستخۆشی دەکەم لە هەردوو لیژنە بە تایبەتی لیژنەی تایبەتمەند و وەزیری بەڕێز بەخێرهاتی سەبارەت بە بڕگەی 27م لە بڕگەی 27ەمەوە دەست پێ دەکەم پێشنیار دەکەم پێناسەکەی بەو شێوەی لێ بکرێ ئێمە مامۆستای زانکۆشمان هەیە چونکە مامۆستا ئەو کەسەیە کە بڕوانامەی لە بەکالۆریۆس کەمتر نەبێت و دەکرێت بڕوانامەی بەرزتری هەبێت کەسێکی شیا و لێ هاتووە بۆ وانەوتنەوە لە دامەزراوەکان بەپێی حکومەکانی ئەم یاسایە ئەوە سەبارەت بە بڕگەی 27م سەبارەت بە بڕگەی 29م بەو شێوەی لێ بکرێ بەڕێوبەری دامەزراوە ئەو کەسەیە کە ئەرکی بەڕێوەبردننی دامەزراوەیەکی پەروەردەیی و فێرکردنی پێدەست پێدرێت کە ماوەی خزمەتی لە 10 ساڵ کەمتر نەبێت بۆ بڕگەی 31 پشتگیری گولستان خان دەکەم گولستان سارید بڕگەی 32 سەرپەرشتیاری پەروەردەیی پێم باشە بکرێتە ئەو مامۆستایەیە کە بەپێی حکومەکانی ئەم یاسایە لە زیاتی ئەو فەرمانبەرەیە بڕگەی 39م لە دەستەواژەی قوتابیان و خوێندکاران خوێندنگا قوتابی پشتیوانی لە وتەکانی ئاشناخان دەکەم و ئێمە دەتوانین لێرانە ئێستا وشەیەک یا دەستەواژەیەک اقتراح بکەین بەڵام با نەبێتە ئەمە هی فلان فراکسیۆنەمە هی فلان حیزبەمە هی فلان حیزبە لیژنەی تایبەتمەند زۆربەی فراکسیۆنەکانی تێدا خۆیان لەسەر دەستەواژەیەک لەسەر مستەڵەحێک ڕێککەون بۆی سیمای دوو ئیدارەیی کاڵکەنەوە بۆ بڕگەی 46م دەستەواژەی دیداری گەشە لە ڕاستیدا جوانە دەستەواژەیەکی ڕێکە بەڵام من پێم باشترە بکرێ بە دیداری پەرەپێدان زۆر سپاس شیرین ئەمین بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی یەکەم بڕگەی 27م بۆی قسەکان دووبارە نەکەینەوە پشگیری لە ڕێی کاک عەلی و دکتۆرە شایان نەکەم پێویستە کات ئاستی بڕوانامەکە دەستنیشان بکرێت و سەبارەت بە مادەی عەفو بە بڕگەی 31
کە دەڵێ ڕێنماییکاری پەروەردەیی لە ڕاستیدا ڕێنماییکاری پەروەردەیی بە بەشی ڕێنمایی و دەرونی و پەروەردەیی ئەوترێت بۆیە پشگیری لە ڕێی گوڵستانخان دەکەم کە ڕێنماییکاری پەروەردەیی بکرێت با توێژەری دەرونی و کۆمەڵایەتی و سەبارەت بە مادەی 39 بە هەمان شێوە پشگیری لە ڕێی ئەو بەڕێزانە دەکەم کە پێویستە کات وەکو دکتۆرە شایان ئاماژەی پێکرد باشترە کە لیژنەی تایبەتمەند لەسەر با بڵێن ناوێکی گونجاو ڕێک بکەون بۆ ئەوەی واز لە وشەی قوتابیان و خوێندکاران لەم یاسایەدا بهێنین و بەو شێوازە نێت هەردوو وشەکە کە بە دوایەکدا هاتووە سەبارەت بە بڕگەی 47 کە دەڵێت قوتابخانە و خوێندنگەی بەهرەداران و تایبەتمەند دیارە لەم بڕگەیەدا با بڵێن زیاتر ئاماژە بە توانای بەهرەیی هونەری و وەرزشی کراوە بەڵام لێرەدا من پرسیارێکم لە بەڕێز وەزیر هەیە بەمەبەست ئەو منداڵانەی کە توانای زانستیان زۆر زۆر بەهێزە IQ جیاوازتر لە منداڵی زیرەک با بڵێن ئایا چی پلانێک یاخود پرۆگرامێکی تایبەتان بەو منداڵانە دەبێت بۆ ئایندە ئەگەر بکرێت لەم با بڵێن یاسایەدا یاخود لەم بڕگەیەدا بە دیاریکراوی توانای ئەو منداڵانش وەلانە نرێت و جێگر بکرێت و بە هەمان شێوە پرسیارێکی ترم لە بەڕێز وەزیر هەیە دیارە گرفتێکی گەورە لە کۆی ناوەندەکانی خوێندنی هەرێمی کوردستانە هەیە کە بەشێک لە پۆلەکان ژمارەیەکی زۆر خوێندکاریان قوتابی تێدایەت بەداخۆم دووشێ ئەبێ بوترێت و زائیدەن یاخود زۆربەی ناوەندەکانی خوێندن دوو دەوام و ڕەنگە سێ دەوامیشمان هەبێت لە ئێستادا لە کاتێکدا وڵاتانی دنیا کە کاتێک پرۆژە یاسایەک تەقدیم دەکەن هەوڵ دەدەن کە بەڕێکارێک بێت ئاستی توانای قوتابی بە باڕێژەیەکی بەرچاو لە توانای فێرکردن بەرز بکرێتەوە بۆ مانایی کە تەنانەت بێتەوە بۆ ماڵەوە ئەو منداڵە پشوو بدات و سوود لە بەهرەکانی خۆی وەربگرێت دیسانەوە لە ماڵەوە دەست بە نووسین و خوێندن نەکات بۆیە پێشنیاری ئەوە دەکەم ئەگەر بکرێت لەم یاسا و لەم پرۆژە یاسایەدا بەڕاستی پلانێکی وادا بڕێژرێت کە ئیتر لە ناوەندەکانی خوێندن چی ڕێژەیەکی زۆری قوتابی و خوێندکار لە پۆلێکدا نەمێننەوە و چی ناوەندەکانی خوێندن لە دوو دەوام و سێ دەوام بەدەر بکرێت و ڕزگار بکرێت و بەهرە بە توانای قوتابی بدرێت لە ئاستێکدا کە بەنمونە با دەوامی ناوەندەکانی قوتابخانە حکومەکانیش وەکو ناوەندە ناحکومەکان لە هەشتی بەیانی و تاوەکو سێ بێت بۆ ئەوەی منداڵ بەهرە بە توانای زانستی بە توانای هونەری بە توانای وەرزشی بدرێت بەداخەوە لە ناوەندەکانی خوێندنە تا ئێستا لەوانەی وەرزش و هونەردا مناڵەکان دکتۆر شێرکۆ فەرموون دەست خۆش بە شیرین خان تێبینەکانت بەرجێن فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان سەرەتا من بۆ دەست پێکەم کە سەروەتی مرۆیی بێگومان لە هەموو سەروەتە مادیەکانی تر گرنگترە ئێمە لە یەکگرتووی ئیسلامی کوردستان پەروەردە بە شادەماری گۆڕانکاری و ئایندەسازی نیشتیمان نەزانین و ئێمە ساڵێک زیاترە خۆمان ئامادە کردووە بۆ ئەم یاسایە بەڕاستی خۆبەراکانمان تیمەکانمان لە پێناوی ئەوەی کە پشتیوان بین لە تێر و تەسەلکردنی گرنگترین منهج گرنگترین پرۆگرام کە باسی پەروەردە و باسی ئایندەسازی و مرۆڤسازیە لەم هەرێمی کوردستانەیە سەرەتا بە قۆناغەکانی جارە پشتیوانی لە کاک هێویدار و دکتۆر ئیسماعیل و ئاشناخانەکەم بۆ بابەتی فێرخواز و فێرگە کە ئەوە یەکلایی بێتەوە ئەو مۆزوعە بەسە تا ئێسەیتر ئەم قوتابی و خوێندکارە با کۆتایی پێبێنین پێناسی وانە بێژ بکرێت پشتگیری لێ یەکەم لە 29 باس لە بەڕێوەبەری دامەزراوە کراوە کە ئەبێ پەروەردە و ئەرکی پەروەردە و فێرکردن ئەگرێتە ئەستۆ کە ئەوە بێگومان ئەبێ خەڵکی مختص ئەوە بکە بۆیە ناکرێت خەڵکی حزبی دابنین لەو شوێنانە ئەبێ جەخت لەسەرەوە بکەینەوە کە خەڵکی شیا و مختص لەو شوێنە بێ بۆ شیا بۆ پەروەردە شیا بۆ فێرکردن سەبارەت بە قۆناغی بنەڕەتی بکرێتە دوو بازنە یەک بۆ 6 سەرەتایی 7 بۆنە ناوەندی بۆ ئەوەی بە ئاسانی بتوانێت ئامانجی بازنەکان دابڕێژێت لە ئێستادا ئامانجەکانی 1 بۆنۆ هەمان ئەو ئامانجانن کە جاران بۆ قۆناغی 1 بۆ 6 نووسرابوون و قۆناغی 7 بۆنۆ ئامانجی جیاوازی هەیە لە سیستمی پێشوودا واتە لە ئەسولەمی تعلیمی 6 بە 3 بە 3 بوو واتە 6 سەرەتایی 3 ناوەندی 3 ئامادەی دەگونجێت ئێستا هەمان شێوە بێت بەڵام 1 بۆنۆ ناو بنرێت بنەڕەتی کە لە 6 سەرەتایی و 3 ناوەندی پێک بێت و 1 بۆنۆ ئیلزامی بێت سەبارەت بە
خوێندنی پەیڕەوکراو پەیڕەوکراو ماناکەی زیاتر بۆ ڕابردووە وەک ئاوەڵناو بەکارنایێت لە التعلیم النظامی واتە لە فۆرمەڵ ئیدوکیشندا وشەی دووەم ئاوەڵناوە ڕاستتر وایە کە بە فێرکردنی پەیڕەویانە یان وشەیەکی گونجاوتر بەکاربهێنین پێشنیاری فێرکردنی پابەندیەکەین وەکو چۆن لە تعلیمی ئیلزامی سەبارەت بە خوێندنی ناپەیڕەوکراو ئامرازی نەرێنی ناچێتە سەرکراو ڕاسترا وایە کە بە فێرکردنی پەیڕەویانە وەربگیرێت و خاڵێکی تر ئەو پێناسەیە هەڵەیە چونکە فێرخواز لە هەر تەمەنێک و لە هەر شوێنێک بخوێنێت حکومی بەیانیان حکومی ئێواران ناحکومی نێودەوڵەتی کە بڕوانامی باوەڕپێکراو بێت بە فێرکردنی پەیڕەویانە ئەتعلیمی نظامیدا دەڕێت و فێربوونێکی ئاماژدار و ڕێکخراو بەمەبەستن بەڵام لە تعلیمی لا نظامیواتە ئینفۆرمەل ئێدوکیشن فێرکردنی ناپێڕەویانە بڕوانامەی دانپێدانراو نییە و یان هەر بڕوانامەشی نییە وەک بەشداریکردن لە خولی بەهێزکردن یان پەرەپێدانی مرۆیی لە پەیماگە ئەهلیەکان بەڵام التعلیم غير النظامي واتە نون فورمال education کە پێشی دەڵێن تعلیم التلقائي واتە لە خۆوە فێربوون ئەو جۆرە فێربوونانە دەگرێتەوە کە مرۆڤ چالاکیەکانی ژیانی ڕۆژانەی لە چالاکیەکانی ژیانی ڕۆژانەیدا فێری دەبێت بە درێژی تەمەنی بۆ نمونە منداڵ فێری زمانێک دەبێت لە هاوڕێکانەوە یان لە تەلەڤیزیۆنەوە لە خاڵێکی کاری سەرپەرستیان کاکاوە سپاس ئەگەر ئیجازە هەبێ بە وەرەقە تەسلیمی هەزار جار ئیجازە هەیە بەڵێ سپاس فەرم کاکاوە کاتێکی بۆ دەستپێکە بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵا لە مادەی 27م دەست پێکەم کە پێناسەی مامۆستا کراوە ینی سەر ڕێەوەی کە دەکرا ینی مامۆستا پێناسەیەکی تێر و تەسەلتری بۆ بکرێت و لەگەڵ ئەوەش بەڕاستی لە هەر 48 پێناسەکە تعریفەکە بە هیچ شێوەیەک باسی مامۆستای وانە بێژ نەکراوە باسی مامۆستای گرێبەست نەکراوە هەرچەندە پێم وایە بەشێک لە گرێبەستەکەن ئێستا بوونەتە ڕسمی بەڵام بە تایبەت وانە بێژ ئێستادا عمود فەقەڕی پەروەردە پرۆسەی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان مامۆستای وانە بێژە ینی بەدیان هەزار مامۆستا وانە بێژە ئەگەر مامۆستای وانە بێژ نەبێت ئێستا لە هەرێمی کوردستان پرۆسەی پەروەردە پەچیەکەوێ من خۆم پێشتر مامۆستا بوومە و لە ناو پرۆسەی پەروەردە بوومە ینی خۆتە زانی کە مامۆستایەک مافی ئەوەی ینی مافی تەواوەتی هەیە بۆ نمونە علاوە تەرفیعی هەیە هەتا مخصاتی مەحەلی و کۆمەڵک مخصاتی تری هەیە بەڵام مامۆستایکی وانە بێژ یعنی مافەکانی لەکوێیە باشە مامۆستا هەیە چەندین ساڵەوانە بێژە یعنی ئەگەر جاری وا هەیە بە هۆکارێکی حزبی یەکسەر دوورە خرێتەوە یەکسەر لا دەبرێتن جاری وا هەیە بە میزاجی شخصی لا دەبرێتن لە پەروەردەکان و مافەکەشی دەسووتێ بۆیە گرنگە لێرە بەڕاستی پێناسەی مامۆستای وانە بێژش بکرێەوە مافەکانیشی دیاری بکرێەوە ئەوەش دیاری بکرێ بەڕاستی مامۆستایە کە دەبێتە وانە بێژ چەند ساڵوانە بێژە بێت دوایی دەکرێتە ڕسمی ئایا هەتاکەی مەسەلە وانە بێژە بێتن بۆیە نازانم لەگەل لە تەفاسیلەکە هەبێ ئەوە باشترە لەسەر ڕێنمایەکاری پەروەردەیی مادەی 31 کە پێم وایە ئەوە داواکاری خۆیانە بۆ سەرجەم پەرلەمانتارانیان زۆربیان هاتووە پشتگیری هەموو ئەو ڕێیانە دەکەم کە بکرێنە توێژەری دەرونی و کۆمەڵایەتی لەسەر ئاخیر مادە مادەی 48 بەڕاستی لەسەر مۆڵەت پێدان بە دامەزراوە ناحکومیەکان نازانین ئەوە ئەگەر ڕوونتر بکرێتەوە چۆنە یاخود ئەو قوتابیان ئەو مۆڵەتە بە تایبەت بۆ قوتابخانە ئەهلیەکان چۆنە و شێوازەکەی چۆنە ینی تۆ ئەگەر سیر بکە ئێستا لە هەرێمی کوردستان سیرەکەی لەو هەولێرە قوتابخانەی ناحکومی قوتابخانەی ئەهلی بەس چەندین جۆری هەیە و چەندین نرخی هەیە ینی قوتابخانە هەیە ئێستا لە هەولێر بە 1600 دلار 16 وەرەقە ساڵانە قوتابی وەرەگری هەشە بە 6 وەرەقە وەرەگری بە 6,000 دلار وەرەگری ئایا ئەم پێوەرە چۆنە ینی چۆنەکرێ و چۆن تەقدیمەکرێ ینی بە تایبەت
بەڕاستی ئێمە ئەزمونێکی خراپمان هەیە لە قوتابخانەی ناحکومی ئەهلی لە هەرێمی کوردستان زۆربەی ئەگەر نەڵێم هەمووی زۆربە هەرە زۆری قوتابخانە ئەهلیەکان یان هی بەرپرسێکە یان پشتی بەرپرسێک تێدایە لەسەر خوێندکار یەک بەشمانەیە لەسەر خوێندنگا لەسەر خوێندکار و قوتابی شەگەر قسە بکەم یعنی بەڕاستی عیبە لە 2022 ئێمە بەدرێخان فەرموو پشتگیری ئاشناخان بکە یان هەر بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان سەرەتا من پشتگیری لە قسەکانی مامۆستا عەبدوستا ڕووپاخان کاکسیپان تایبەت لەسەر پێناسەی وانەبێژ لە کاکاوە هەرمامان شێوە مامۆستا کاک دکتۆر شێرکۆ مامۆستا عومەر مامۆستا ئیسماعیل زۆربەی وە گوڵستان خان مامۆستا مسلیم و شێخ زاهیر زۆربەی خوشکوبرانەی کە جەختیان لەسەر پێناسەی مامۆستانی وانەبێژ کردەوە زۆر گرنگە لێرەدا پشتگیری یەکەم کە مافیان دیاری کراوە بێوار چەنە یاسایەکەیە بۆ ئەوەیە چەندێک دەوام بکەن و لە ساڵی چەنەمە بۆ منە ببنە گرێبەست و پاشان ببنە هەمیشەی خۆزگای ئەو یاسایە بۆ مامۆستانی وانەبێژ جێبەجێکرا کە ئێستا هەستیارترین قۆناغە بۆ ئەوان کە بەڕاستی هۆڵەکانی خوێندن چۆڵە بنەگەرەوان هەڵوێستێک وەربگرن زۆر گرنگە حکومە لەم کاتەدا مێژوویەک بۆ خۆی تۆمار بکە و بیان کاتە هەمیشەیی و دایان بمەزرێنێ. من سەبارەت بە خاڵی 21ەم و 47ەم قساکەم دامەزراوەی ناحکمی ئەو دامەزراوانی پەروەردەیی و فێرکردن دەگرێتەوە کە مڵکی کەسوولایانی پەروەردەکاری ناحکمین و لەلایەن ئەوانەوە بەڕێوە دەبرێن و خەرجیان لێ دەکرێت. من پێشنیارەکەم ئەم خاڵە لا ببرێت لەبەر ئەوەی کە مافێکی دەستوری هەیە کە باز دەوە دەکا خوێندن بەبێ بەرامبەر بۆ هاوڵاتیانی عێراقەوە بە هەرێمی کوردستانیشەوە. من پرسیارێک ئاراسی جەنابی وەزیرەکەم ئایا جەنابتان هەست بەوە ناکەن کە لە خوێندنگەکان ئاسی زانستی دابەزیوە لە کەرتی حکومی بۆ نمونە منهەجیان زیاترە و کاتی کاتژمێری خوێندنیان زیاترە ئەمە تەئسیرێکی سلبی دروست کردووە بە بەپێی بەدۆدا چوونەکانی من تەنانەت ئاستی ڕیزبەندی زانکۆکانی گشتی هەرێمی کوردستانیش ڕیزبەندیان دابەزیوە بە بۆنەی کەرتی تایبەتەوە کە لە زۆربەی وڵاتانی دنیا خەریکە زیاتر برە و بە کەرتی گشتیە درێ. سەبارەت بە خاڵی 47ەمە میشەر پرسیارێک ئاراستەی جەنابی وەزیرەکەم کە باز لەوە دەکات قوتابخانە و خوێندنگەی بەهرەداران و تایبەتمەند بریتیە لەو قوتابخانە و خوێندنگەی بەهرەداران یان تایبەتمەند بە هونەر یان وەرزش یان هەر بابەتێکی دیکە کە وەزارەت ڕەزامەندی لەسەر دەدات. من ئەڵێم جەنابی وەزیر چ پێوەرێک هەیە بۆ ئەم خاڵە و ئایا نەعەدالەتی دروست ناکات چۆن مناڵانی بەهرەدار جیا دەکرێتەوە. زۆر سپاسانەکەم. زۆر سپاس کاگیاسی. زۆر سپاس بەناوی خۆی گەورە میهرەبان بە خێراتنی جەنابی وەزیر دەکەمەڵا دەمەوێت سەرەتا پشتگیری ئەو برادرانە بکەم لەوەرێم دوو خاڵم هەیە ئەو برادرانە هەموو قسەیان کرد گولستان خان کاک هەویدار کە لە وشەی خوێندکار و قوتابی هیوادارم بکرێتە فێرخواز زۆر باشە. ڕووپاخان کە دگوتی قوتابخانەی ئەهلی نەمێنێ یعنی بەڕاستی ئەو ئەهلی هەر کوردی تێکداوە یعنی بەجددی جەریمەیە. دکتۆر ئیسماعیل و کاک عومەر کاک مسلیم کاک شێخ زاهیر و کاک کاوە ینی بەجددی جەنابی سەرۆکی پەرلەمان ئەو خوێندکارە حکومیانە یان ئەو قوتابی ئەهلیانە هیچ مستەواشیان نییە ینی بڕواتە بی مستەوان نییە. ئەوە جەنابی وەزیر لێرە دانیشتووە ئەمن ئەوەندی متابعەم کردووە زۆربەی یعنی ئەو خوێندکارانە هیچیان پێ نییە بۆیە هەر پێم خۆشە هەر نەمێنێ. بەس ئەمە لەسەر دوو خاڵی قسان دەکەم. خاڵی یەکەمیان مەسەلەن کە نوێیەم قۆناغی باغچە لە 4 ساڵی بۆ 5 ساڵی تحلیل کراوە یعنی بەجددی ئێستا کە جاری وێ یەک ڕۆژی ماوە وەری ناگرن جاری وێ 2 ڕۆژ بەسەر چۆ وەری ناگرن. بۆیە پێشنیار دەکەم حلێک دابندێ لە قۆناغی باغچەی ساوایان یعنی 4 ساڵ بۆ 5 ساڵی داناوە با بێ بە 6 ساڵ بۆ ئەوەی ئەو تەلەبە تۆزێک یعنی شت فێر بێ یعنی بەڕاستی لە 4 ساڵی هیچ فێر نابێ. خاڵێکەکەمان ئەوەیە ئەمن بەس بزانم حکومەتە ئەنجومەنی باوکانی بۆ چییە ئەو ئەنجومەنی باوکانە بۆ چییە بۆ ئەوەیە تەلەبەی چ لێ بکە ئاخر هیچ نازانێ ئەنجومەنی باوکان هەنی چ پەیوەندی بە حکومەتی وە هەیە. بۆیە داوا دەکەم هەر ئەو خاڵی ئەنجومەنی باوکان نەمێنێ و زۆر سپاس. بەناوی خی گەورە و میهرەبان
بەڕێز سەرۆکی پەرلەمان بە خێراتنی وەزیرە بەڕێزەکانەکەین دەستخۆشیم بۆ هەردوو لیژنەی تایبەتمەند هەیە بەڕاستی زۆر ماندوو بوونە بەم پرۆژە یاسایەوە لە مادەی 1 بڕگەی 14 خوێندنی ئامادەی ئەو قۆناغی خوێندنە لە دوای بنەڕەتی دەست پێ دەکات 3 پۆلی خوێندنە بەڵام لێرە ئامادەیە پیشەیەکان دیاری نەکراوە ئامادەی پیشەسازی و ئامادەیە کشت و کاڵیەکان پێویستە ئەوانیش هەر 3 ساڵی خوێندنە و بڕوانامەی ئامادەی وەرەگرن ئەوەش زیاد بکرێ لە مادەی 1 بڕگە 27 پێناسەی مامۆستا کەسێکی شیاو لێ هاتووە بۆ وانەوتنەوە لە دامەزراوەکان بەپێی حکومەکانی ئەم یاسایە هەرچەند زۆربەی برادەرەکان باسییان کرد کە ئەم بڕگەیە مامۆستا بڕوانامەکەی دیاری نەکراوە بۆیە بەم شێوە بێت دبلۆم بڕوانامەی دبلۆم یان زانکۆ یان زیاتری هەبێ پسپۆر بێت بۆ وانەوتنەوە لە دامەزراوەکان لە مادەی 31 پشتیوانی کاکشەمۆڵ و سەرجەم ئەو هەواڵانە ئەکام کە ڕێنماکاری پەروەردەیی و لا ببرێت و بکرێتە توێژەری کۆمەڵایەتی و دەروونناسی زۆر سوپاس بەڵێ زۆر سپاس کاک گۆران بەڕێز سەرۆکی پەرلەمان بە خێراتنی وەزیرە بەڕێزەکانەکەم و دەستخۆشی لە هەردوو لیژنەی بەڕێز بە تایبەتی لیژنەی تایبەتمەند دەکەم دەستیان خۆش بێت من لە مادەی 1 خاڵی 30 پشگیری لە وتەکانی بەڕێز گوڵستان خانەکەم هەروەها پشگیری لە تەواوی وتەکانی بەڕێز دکتۆرە شایان و شیرین خان و مامۆستا عومەر و ڕووپاخانەکەم و داوایەکم هەیە لە بەڕێز وەزیری پەروەردەکەوە قوتابخانە ئەهلیەکان کەم بکرێتەوە و بایەخی زیاتر بدەن بە قوتابخانە حکومیەکان بۆ خزمەتی زیاتری مناڵی فەقیر و هەژار و هەروەها لەو قوتابخانانەی کە ئێستا زمانە بیانیەکانە خوێنن فێربوونی زمانی بیانی بۆ هەموو کەسێک پێویستە و کارێکی باشە بەڵام زمانی زگماک و زمانی دایک واتە زمانی کوردی فەرامۆژ نەکەن و هەروەها لە هەندێک شوێن و لە هەندێک قوتابخانە ئێستا وەکو ئەبیستین ئێمە ڕێژەی قوتابیان زۆر زیاترە لەو خوێندنگایی کە ئێستا دەوامی تیاکەن و کاتەکانیشیان دابەش کردووە بەسەر لە ڕۆژێکدا 3 کاتی دەوامی تیا خوێنرێ قوتابخانەکە بەڵام هەر هەڵی ناگرێ ئەوەندە ڕێژەی قوتابیەکان زیاترە لەو شوێنە داواکەین کە یا قوتابخانەکانی بۆ فراوانکەن یاخود هەوڵ بەر قوتابخانەیەکی نوێ لەو گەڕەکانەدا بکەنەوە زۆر سپاس بەڵێ سپاس مژدەخان بەڵێ بەنای خی گەورە میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی 1 پێش هەموو شتێک پێشنیار دەکەم بڕگەیەک زیاد بکرێ بەنای بەرگەی 29 بۆ مامۆستای وانەبێژ هەمومان دەزانین کە مامۆستایانی وانەبێژ پێشمەرگە ئاسا لە سلکی پەروەردەدا خزمەتیان کردووە بە هەموو بارودۆخێک و بە هەموو قورساییەک کە لەسەر ژیان و گیرفان و ڕێگەوبان و هەموو شتێک ینی شانیان داواتە بەر ئەو بەرپرسیارەتەیە هاوشێوەی مامۆستای میلاک بە زیادەوە خزمەتیان کردووە هیچ کەم و کوڕیەکیان نەبووە لە خزمەتکردندا بۆیە بێویژدانیە ئەو پەڕی گوناها ئەگەر پێناسەی مامۆستای وانەبێژ نەکرێ و لەو پرۆژە یاسای پەروەردەیەدا جێگەی نەکرێتەوە کە ژماریان لە 30,000 مامۆستا زیاترە یعنی گوناحە 30,000 مامۆستا چەند ساڵە خزمەت دەکا بە شایستێکی زۆر کەم حتا بڕیاری ژمارە 14 بۆ مامۆستایانی وانەبێژ دەرکرا بڕیاری 14 ژمارە 14 وەزارەتی دارایی کە لە 24 مانگ بۆ 26 مانگ شایستەکانیان لە لیستی موچەدا جێگیر بکرێ بەڵام هەتاوەکو ئەو دقەیە بڕیارەکە جێبەجێ نەکراوە بەڕێز وەزیری پەروەردە دەزانی ئەوان کە ئێستا بەرەو مانگی دەدەچین ئەوان شایستەی مانگی حوتیان وەرنەگرتووە کە 150,000 و 200,000 دینارە یعنی ئەوان ئێستا پارەی ڕێگایان پێ نییە ئێستا بە بەڵگەوە دەیڵە مامۆستای وانەبێژ وەری نەگرتووە پارەی ڕێگایان پێ نییە 100% ینی زانیاریەکەم دروستە بۆیە مەفروزە لەو بابەتەدا جێگەی بکرێتەوە
و پشتیوانی هەموو بەڕێزانە دەکەم کە لەسەر مامۆستایوانە بێژ قسەیان کردەوە ئەوانەی کە دوای منیش قسە دەکەن لەسەر مامۆستایوانە بێژ بۆیە پێشنیار دەکەم پێناسە بکرێ و جێی بکرێتەوە بێتە خاڵی 29 هەر لە دوای مامۆستا چکە چایستەن بەڕاستی سەبارەت بە بڕگەی چل هەر لە مادەیەک بڕگەی چل کە پەروەردە و فێرکردنە پێناسەکردنی خۆی یاساکە پەروەردە و فێرکردنە گوناحە لە چلدادا بنرێ خۆی یاسا سەرەکیەکە ئەوەیە بۆی مەفرۆزە بێتە بڕگەینۆ لە پێناسەکاندا سەبارەت بە خاڵی 24 پشتیوانی قسەکانی ئاشناخان و کاکاوە دەکەم لەسەرەوەی کە مۆرکی حیزبایەتی بالەناو پرۆژەیەکی پەروەردەدانە بێت و وشەیەکی گونجا و فێرخواز یاخوتەر وشەیەکی شایستەدا بنرێ و بە جوانی پێناسە بکرێت کە شیاوی ئەوە بێت سەبارەت بە خاڵی 29 سی کە پێناسەی عفوان یەک دقە بیستونۆسی پێناسەی بەڕێوەبەری مەزراوە دەڵێ ئەو کەسەیە یعنی نابێ بە شەخص ئەوە بکرێت چکە ئەندازیارێک یاخود کەسێکی بێشەهادە ناتوانێت بێتە بەڕێوەبەری خوێندنگایەک یاخود جێگیری بەڕێوەبەر مەفروضە ببێتە ئەو مامۆستایەیە کە ئەرکی بەڕێوەبردنی دامەزراوەیەکی پەروەردەیی و فێرکردنی پێدەسپێرێت لە سیەم یاریدەدەری پەروەردە ئەویش بنووسرێتەوە بۆ شێوەیە ئەو مامۆستایەیە سەبارەت بە مادەی سیویەک بەڕێسەرۆکی پەرلەمان ئەوە 3 دقە بوو ئەوەی من ئەوە زۆر گرنگە سەبارەت بە ڕێنمایی کاری پەروەردەی توێژەری کۆمەڵایەتی و توێژەری دەرونی لەوەدا جێگەی نەکراوەتەوە تکایانی و دەقام پێ ببەخشە بڵێ پشتیوانی یەک کەس دەکەم بەڵێ فەرم کەسێک کەوای و تۆ پشتیوانی تۆ تا دەستخۆش هەڵەسخان دەستخۆش بەڕێسەرۆکە پەرلەمانی تیبینیت من سەرماددائێک ئەڤەیە برگاچار دا پێناسا وەزیریە هاتی مادە 157 دا پێکهاتەیە وەزارەتێ دیسە وەزیریە هاتی لوێرێ وەکیل وەزارەیە هاتی بریکارێ وەزارەتێ هاتی لێت پێناسادا نەهاتیە ڕاوێژکاریە هاتی لێت پێناسادا نەهاتیە بەرهندێ بدیدنامن ئەگەر دەواازە چارێ بێتە جوداکردنێ و پرۆژە یاسایەکی جوداک و پێکهاتە وەزارەتێ بێتن دی ئەف بابەتێ هەنێ یانە بژین ئەف مادەت هەنیژی کێمتر لێ ئێنە و پتر دی کنترۆلا وی پروژه یاسای ئێتەکردنێ بەرهندێ یان ئەگەر وەکی خۆما مادەم بریکارێ وەزارەتی هاتیە مادەم ڕاوێژکار هاتیە لڤێریژی پێناسەیەک بۆوان بێتەکردنێ چونکی بابەتی پەروەردە و فێرکردنەیە مادە چل وەک ڕێزبەندیاوی گەلەکە دیرە ئەدڤێ پروژه یاسایدا بەرهندێ ئەس پێشینیارت کەم بێتە دەست پێکێ و ببتە مادە نه ئەتناف ڕێزبەندیا پروژه یاسایدا مادە ئێکدا پشتگیریەوان مامۆستات کەم ئەبێت بەحسی ئیضافەکردنا بڕگەیەکی یان پێناسەیەکە تایبەت مامۆستای توانە بێژبەک و دیارە هەکەرە بژین سەرانسەری هەرێما کوردستانê nêzîkî 30,000 bin lê evrokê pişka here zor ber perwerda dihokê dikevin ku diyara parêzgeha dihokê eger evrokê mamostayê wane bêj biryara baykûtê bikin bêguman di prosesa perwerdê wêrê hête rawsandin ber hindê pênasa wane bêja bêtekirin çikî me niyete piştî hingê em birgeyekê jî îdafe bikein bû wane bêja erkê wan çiye mafê wan çiye terser sula madda 28 مادة نه بحثي قناغة بخشات كاتن جناب وزيري كنت بيجتن الجية 4 سالي و 5 سالي بالجاب نمونة 4 سالي دهوكي نهاتي نورجرتن بخشنا نبوينا تمام 4 سالي نهاية تورجرتني بمرجكي أجر دي بابتوي فرمان برنبتن بو من بعد هذا شو ناكري البروردا دهوكي جناب وزيري بروردا دهوكي خركي نزيكي حفتي بخشايا و هم زانين سالانه بچیک زیادت بن زاروک زیادت بن 4 سالی بتنی بوانه هاتی طبعا چرین ماجی نبوده بتنی اوه احتمالا تلفونک یا بو رو برد بخشا چون 4 سالی نه هاتی نورگردن کیمک نبن 5 سالی هاتی نورگردن برهنده اگر امت واقعی بین لازم آن و 4 سالی بکینه ملزم یانجی 4 سالی راکین خويندنا أنا بيرو كراوت مادة يزيدا هاتي أف مصطلحان الدف مبخو وحتى اللجنة جدا وحتى راويش كارت ماجي بشكل تبيني سر هبويا احتمالا أجر هاتي ورجيرانة ترجمة كا ناقنجت نتقل ترجمة وياب درستهي برهندي أف چنده جيلي بتكرنه سبارت رين ماكاري پروردهي اسبجيريا گشت وان ما مستوات كم وان بريزات كم أفت گوتیکو بیت گهورینه تویجری کمالاتی و تویجری درونی وجوداجی بحث لی بیت کرنه. بناسا ما مستادا جناب وزیری
پروژه یاسایی دا یاشمه و گنجابتر بکنو که هاتیه کرنه ماموستا کسی که شیاو لی هاتوه باشه مرچینه بروان آمدار بتن یعنی اما هر کسی که هاتی بتن ماموستا اوه بیتن بو بری 10 ساله گنجا بتن که در چوی آماده بازرگانی بو در چوی خلقا شش هیوی بو کرنه ماموستا دیف حاجت وزارت پرورده زور سپاس سرچنار خان دست خوش خلاص خان وەرە سەرۆکی پەرلەمان چەند تێبینیەکشم هەیە من لەگەڵ پشتگیریکردنی دکتۆر شێرکۆ و دکتۆر ئیسماعیل سەگیری و مامۆستا هەلز و مژدەخان تایبەتیەوەی مژدەخان لە بواری توێژەرەکە بەڕێ سەرۆکی پەرلەمان ئەمە ینی هەستەکەم یاسایەکی شازە بەڕاستی تا ئیسا یاسای وام نەبینیوە لە پەرلەمانی کوردستانە دەرچێت 181 مادە بێ مادە یەکەمی 48 بڕگە بێت بەڕاستی ئەمە شازە و لە ناو شاستریش لەوە دوو بابەتی لە خۆگرتووە دوو بابەتی جیاوازە پەروەردە و فێرکردنی هێناوە لەگەڵ وەزارەتی هێناوە پێکاتەی وەزارەتی هێناوە لە مادەی 157 هاتۆ باسی لەوێ باسی وەزیرەکە لێرە ڕەڵە وەزیری هەرێم پەروەردە لە هەرێم لەوێ باسی وەزیرەکە لەوێ باسی بریکاری وەزیرەکە لەوێ باسی نووسینگەکە لە پێناسەکان ئاجێ نەکردووە هێناوەتی بۆ پێکاتەکان و دەمجی کردووە ئەکرا لە 157 لەو مادەوە جیاب کرات و بکرا بە یاسایەکی تر نەک یاسای وەزارەتی پەروەردە هەڵبوەشێتەوە و ئاوا دەمەچ بکرێت لە پێناسەکانە منیش هەر هاوڕام لەسەر ئەوەی کە مامۆسای وانە بێژ لەبەرەوەی تا ئێستا پێناسەیەکی تەشریعی نییە و ئەرک و مافی دیاری نەکراوە و لە مادەی 72 ئەم یاسایەشا کاتێکە هاتووە هەر باستەوە کە ئاڵێ بە پارەیەکی دیاریکرا و وانە ئاڵێنەوە بە گرێبەسدا ئەمەزێن و کە ئەمە گرفتەکانیان لە چەند ساڵ ئەوانیان خۆ پیشاندانەکەن لەسەر ئەمەیکەن ئێستا کاتی خۆیەتی لە یاسای پەروەردە و فێرکردنە ئێمە ئەو بابەتە چارەسەر بکەین و پێناسەیەکی بۆ بکەن چۆن پێناسەی مامۆستا کراوە لێرە بە هەمان شێوەش بەس بە گۆڕانکاریەکەوە کە کەسێکە بڕوانامەی هەیە و بەپێی ئەحکامەکانی ئەم یاسایە توانی مامۆساوی وانە بێت جیا بکەیتەوە و لە مادەی 72 چۆنێتی ئەرک و مافەکانیان دیاری بکرێ بۆیە و گرفتە چارەسەر بێ کە هی 30,000 مامۆسای و چەند جایش داوای دانیشتنی پەرلەمانیان کرد ئێمە نەمانتوانێت دانیشتەکان بۆ سازکەین بەڕێز سەرۆکی پەرلەمان دوێنێ ئیشارەتم بەوەیە وتم ئیدارە سەربەخۆکان زۆر هاتوونەتەوە تازە لێرە بۆ بە ئەمری واقع بەڵام ئێمە ئەتوانین چارەسەری ئەوە بکەین لە یاسای پارێزگاکانە بە تعدیلێک ژمارەسەی ساڵی 2009 ئەوەش بخەینە ناو زمانی پێکاتەکانەوە پێکاتەی بڵین جۆری ئیدارە سەربەخۆکان مش هەر هاوڕام کە مادەی بڕگەی چل بێتە دوای بڕگەی نوێیەمەوە لەبەرەوەی باسی پەروەردە و فێرکردن پێناسەی پەروەردە و فێرکردن ناکرێوەنە دوور بێت بچێتە بڕگەی چلەوە ئاماژەشتان بۆ ئەو مادەی 34 دەستوری عراقیمانە هێناوە بڵێن هەیە کە باسی خوێندنەکە بە ئیبتیدایی هێناوێتی نەک بە بنەڕەتی بەس نازان بۆ ئەم تەرجەمەی لە هەرێمی کوردستانە سەرەتا قوتابخانە سەرەتاییەکان بوو کە ڕێک تەرجەمەی ئیبتیداییە بەس ئێستا بنەڕەتی یعنی ئەساسی مادەی 34 بە ئیبتیدایی هێناوێتی بەڵام لە خوێندگاکانی خۆمانە و لە قوتابخانەکانە بە بنەڕەتی هاتووە کە ئەوە یعنی تەرجەمەیەکی هەڵەیە بۆ مادەی 34 دەستور من شەر جەخت لەسەر ئەو بابەتە کەمەوە فێرخواز و قوتابی خوێندکار و قوتابی ئەم کێشە و گرفتەی ئەم دوو زۆنە 30 ساڵ هەر چارەسەر نەبوو هێناوێتە ناو یاسای وەزارەتی پەروەردەش و یاسای پەروەردە و فێرکردنیشەوە بۆی دڵی ئەم لا ڕازیگە و دڵی ئەو ڕازیگە 50 بە 50 بۆ قوتابی بۆ ئەو لاو 50شی خوێن هەین بەڵاستی ئەمە یعنی با بکرێ بە فێرخواز با بە چارەسەر بکرێ بەڕە سەرۆکی پەرلەمان بەڵێ پشتیوانی ڕێیەک بکە کە وتبێتی بەڵێ مامۆستا عوسمان فەرموون بە ناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان بڕگەی حەفدەیەم و 21ەم بەڕاستی من بە کارەساتی دەزانم دش بەگەلەکەمان بۆ جینۆسایدکردنی ئەو فکرە ڕەسەنە کوردیەی کە هەمانە خوێندنی ناحکومی بکرێتەوە بۆ ئەو ئایدۆلۆژیایی کە بۆ خۆیان ئەو مامۆستایانی کە هەیەیانن لێ بەڕاستی لەو وڵاتانێکەوە لە قیمەی تەقەدومی پەروەردە و خوێندنن خوێندنی ئەهلی نییە ئەوە یەک بۆ پاشانەکە چەندین کێشەی خێزانی زیاد کرد ئێمە وەکو مامۆستایانی ئاینی ڕۆژانە ئەو کێشانەمان هەیە باوکێک قوتابیەکەی ناردووە بۆ خوێندنی ئەهلی کچەکەی نەناردووە بۆ ئەهلی لەوەی بۆتە کێشان چوم حەلم کردووە بەڕاستی بە ئەو خوێندنی ئەهلیە نەمێنێ و هەروەها کە دەڵێن دش بەگەلەکەمانە بەڕاستی لەبەر ئەوەی ئێمە چەندین دەرچووی دامەزراومان هەیە دانەمەزراون تا ئێستا ئەو هەموو خزمە ئەو هەموو شەهادەدارەمان هەیە ئەو هەموو خەڵکە لێ هاتووەمان هەیە بۆ بچین خەڵکی بیانی هاوردە بکەین بۆ داواش دەکەم بەڕاستی لە پێناسەی مامۆستا هاوڵاتی بوون یان کوردستانی بوون
یان هەر شتێکیکە بێکەوە مامۆستایە بەڕاستی مامۆستایەکی بیانی نەبێ، غێری کوردی نەبێ. وەلما لە بڕگەی 28م ئەو بۆی مامۆستا بوو بەڵی 28م پرسیارێکم لە بەڕێز وەزیری پەروەردە هەیە، بەڕێز جەنابی وەزیری پەروەردە، ئەو بانگەشە و ئاماژەیەی کە لەسەر پەرتووکی قوتابی قۆناغی دووەمی بنەڕەتی زانست بۆ هەمووان هەیە، ئەو بانگەشەیە لەگەڵ ڕێزم بەڕاستی کە ئاماژەیە بە بانگەشەی هاوڕەگەزخوازان چ بنەمایەکێ ئەو شتێ سەدان درراوە بۆ ناوی قائیدێکی کورد لێ هاتوویەکی کورد چالاکوانێکی کورد بۆ کەسێک بۆ ئاماژەیەک نەبێ بەو هەموو پێشکەوتنی کە گەلی کورد داهێناوە ئەو هەموو قارەمانیە ئەو هەموو مەوزوعە ئەو ئاڵایەکە لەسەر ئەو بەرگە هەیە بەڕاستی ئاڵایە و ئاماژەیە بە کەسانی هاوڕەگەزخواز و زۆر سپاس بۆ وڵامەکە. زۆر سپاس بەڕێزمە سپاس بەڕێزان ئەندامانی پەرلەمان دەستان خۆش بێ بۆ سەرنج و تێبینیەکانتان. دەرفەت دەدەین بە وەزیر ئێوە قسە دەکەن. بەڵێ قسەی نەکە دکتۆر زەدان فەرموو قسە بکە. بەڕێز سەرۆکی پەرلەمان لەسەر مادەی یەکەم هەندێک تێبینیم هەیە و هەمان پێشنیاری ناونیشانش دووبارە دەکەمەوە کە ئێمە پێچەوانەی کارەکان یاساکانی ڕابردوو کار دەکەین، پەروەردە و وەزارەت تێکەڵ دەکەین، ئەوە دەبێت چارەسەر بکرێن. لەسەر وشەی قوتابی خوێندکار پشتگیری هەموو بەڕێزانە دەکەم کە ئاماژەیان پێکرد، بەڵام باشترین چارەسەریش ئەوەیە کە لە لیژنەش ئاماژەم پێکردەوە و لێرەش دووبارەی دەکەمەوە. وەزارەتی پەروەردە بکرێتە قوتابی، وەزارەتی خوێندنی باڵا بکرێتە خوێندکار، چارەسەری هەموو پرۆسەیە دەبێت و کێشەی نامینێ. سەبارەت بە خودی مادەی یەکەم ئەگە سەیری هەموو ئەو پرۆژە یاسایە بکەین بەڕێز سەرۆکی پەرلەمان و ئەوانەی شارەزایەکی تەواویشانەیە لە بواری یاسادانان، ئەم یاسایە تێکەڵی زۆری هەیە لە ڕووی دابەشکردنەوە، بەشی داناوە و هەمان ئەم بەشە بەشی تری لێ جیابۆتەوە و لە دوای جواری دووەم کە بەش بەکار هاتۆتەوە تەوەرە و بڕگە و چەندین بەشی تر دانراوە کە پێچەوانەی ئەو یاسانە بۆ کە ئێمە لە پێشتر دابەشمان کردووە و دەرکراون. و لە هەمان کاتدا ئەگەر سەیری ناوڕۆکی خودی یاساکە بکەیت لە مادەی یەکەم تا کۆتایی زیاتر لە 150 ئەم یاسایە بە ڕێنمایی ئاماژە پێکراوە. دەکرێت کاتێک باس لە ڕێنمایی کاری پەروەردەیی بکەین بە تعریف، بەڵام ئەو وەسفەی کە بۆی دانراوە ئەو کاری کە بۆ دانراوە بە هەموو بەشەکانی تر تا دڵنیای جۆری و مۆڵەت لە ڕێنمایی وەزارەتدا ئاماژە پێ بکرێ و تەفاسیلی پێ بدرێ. ئەگەر لە بڕگەی سیوێک سەیری ڕێنماییکاری پەروەردەیی بکەین کە لە مادەی 65 جارێکی تر تعریفی کردوتەوە و تەفاسیلی داوەتێ، بەڵام کە دەروونناس و کۆمەڵناس ئاماژە پێ دەکا دەبێ ئەوەشمان لە بەرچاو بێ کە ئێستا بەشی کاری کۆمەڵایەتیش هەیە کە هەمان ئەو پیشە و کارە دەکات، پێویستە لێرە ئاماژە پێ بکرێن. لە بڕگەی 34 ئاماژە بە کتێب کراوە، لە دواتر لە چەندین مادەی تر باس لە کتێب دەکا. بۆیە پێویستە هەموو بڕگە و مادەکان یەک بخرێ لێ کات و لێک شوێندا ئاماژە پێ بکرێت و بەڕێز وەزیری پەروەردە بۆ بەرچاوڕوونیشتان و ئەمڕۆژ سەردانی چەند قوتابخانەیەکم کردووە. ئەم ساڵ کتێبەکانی خوێندن خراپترین کوالیتیان هەیە لە ڕووی چاپکردنەوە. سەریری ناوەڕۆکەکان بکەی و پەرتوکانەی کە پێویستە ڕەنگاوڕەنگ بن یان لە بەرگەکانی شێوەران و سەر بکەی یان لە ڕووی کەپسکردنیشانەوە خراپترین کوالیتیان هەیە لە چاو ساڵانی ڕابردوو. و بە هەمان شێوە لە بڕگەی 42 و بڕگەی 48 کە سەیری دڵنیای جۆریان مۆڵەت دەکەین، هەموو ئەو ڕێنمایانەی کە لە مادەکانی دواتر دەهاتووە ڕێنمایین مادەی یاسایی نین، پێویستە لە ڕێنمایی وەزارەتدا دەربکرێت. ئێمە چەندین یاسامان هەموار کردوتەوە لەم ساڵانەی ڕابردووی پەرلەمانی کوردستاندا، بەشێک لە یاساکان کە تەنها 15 مادە هەبوونە پێویستیان بە هەموار بووە. ئەم یاسایە کە 181 مادەی تێدایە بەشی هەرە زۆری پێویستە ڕێنمایی بێت، دڵنیام لەوەی ئەگەر تەمەنی ئەم پەرلەمانە درێژ ببێتەوە پێویستی بە هەموار دەبێتەوە. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. بەڕێزان لە لیژنەوە بزانم قسەیان هەیە دوای ئەوە بەڕێز وەزیر قسە دەکا. بەڵێ فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان
ئەندامانی بەڕێزی پەرلەمان زۆر سپاس بۆ پێشنیاز و تێبینیەکانتان بۆ دەوڵەمەندکردنی پرۆژە یاساکە. وەڵامی زۆربەی پرسیارەکانتان لە ناوەڕۆکی پرۆژە یاساکەدا بوونی هەیە. ئەمە لە مادەی یەکەمین کە 48 بڕگە لە خۆ دەگرێت، ئەمانە تەنها پێناسەی با بگەینە مادەکانی تر ئینشاڵڵا وەڵامەکان بە وازەحی وەردەگرن. بەنسبەت مەوزوعی بەکارهێنانی ناوی و قوتابی و خوێندکار لە ناوەندەکانی خوێندن، ئەوە بابەتێکی توندی گفتوگۆیەکانمان بووە لە هەموو کۆبوونەوەکانمان و ئێمەش تەمەنا دەکەین لە خوێندنەوەی سێمی پرۆژە یاساکەدا ئەم بابەتە ئەگەر بتوانین یەکلایە بکەینەوە. بەنسبەت بەرگەی 23ەم لە مادە یەک دیارە هەڵی ئیملای هەیە، بڵێ خۆی ئەسلی دەقەکە بەم شێوەیە. ئەو دامەزراوانەی پەروەردە و فێرکردن دەگرێتەوە کە مڵکی حکوومەتن و تێچووەکانیان لەلایەن حکوومەتەوە دابین دەکرێت، بەڵام لەلایەن کەسانی پەروەردەی نیشتیمانی یان بیانیەوە بە هەماهەنگی لەگەڵ حکوومەت بەڕێوە دەبدرێن. پرسیارەکانی تر ئاراستەی بەڕێز وەزیری پەروەردە بوو. زۆر سپاس بەڕێز سەرۆک پەرلەمان. بەڵێ زۆر سپاس دکتۆر عەبدولسەلام. بەڕێز وەزیری پەروەردە فەرموون. زۆر سپاس جەنابی سەرۆکی پەرلەمان. چەندێک کاتم هەیە بۆ ئیداری وەڵامی 20 دقە بۆ هەموو 20 دقە. زۆر سپاس. من لە بابەتی کاک دکتۆر زێدان دەست پێەکەم، آخر بابەتی کە باسی چاپی کتێبی کردووە. کاک دکتۆر زێدان ئەم ساڵ بای 17 ملیار دینار تەوعی کتێب کراوە، 240 ملیۆن مەلزەمە کە نزیکی 16 ملیۆن کتێبەکە. عێراق کە لە تەنیشمانە هەموو مانجێک فایزی 2 ملیار دۆلاری هەیە، تا ئێستا یەک کتێبی تەبع نەکردووە و داوای کتێبە کۆنەکانەکەنەوە. کتێبەکانی ئەمە لە مەطبعی مەساری ئیماراتی تەبع کراوە، باشترین مەطبعەیە لەسەر شەرقی ئەوسەد، چوارەم مەطبعەیە لە عالەمە. من ئەگەر جەنابی سەرۆکی پەرلەمانی زمدا حەزەکەم لیژنەکەی ئێوە ڕۆژی شەممە 10 قوتابخانە لە شارەکانی کوردستان بکەین. ئەگەر کتێبەکانی ئەم ساڵ لە هەموو 30 ساڵی ڕابردوو کوالەتی بەرزتر، باشتر، جوانتر، ڕوونتر نەبوو، من تەحملی بەرپرسیارەتەکە یەکەم. بەڵێ زۆر باش. جەنابی سەرۆکی پەرلەمان زۆر سپاس بۆ گشت خاڵەکانی دیکە کە ئاماژەیان پێداوە بەڕێزان. من دەمەوێت سپاسی هەمیان بکەم بۆ خەمخۆریان، بۆ دڵسۆزیان و بۆ تێگەشت نەقوڵانیان لە گرنگی کەرتی پەروەردە. بەڵام پێشنیارێکم هەیە ویژەوەیە کە ئەوەی کە ئێمە مناقەشەی لەسەرەکەین تەعاریفی مادەکەیە، مەدخەلێکە. بەڵام لە ئێستاوە ئێمە بچینە ناو هەموو وردەکاری بابەتەکانەوە کە بەشێکی ڕەنگە پەیوەندی بەوە هەبێ بمبەخشن بە تەواوەتی نەخوێنراوەتەوە، بەشێکی پەیوەندی بۆ هەبێ لەواچێ یاساکە زۆرە. پێم وایە وەزیفەیەکی زۆر گرنگی نیشتیمانی استراتیژیمان لەسەر شانە. ئێوە وەکو پەرلەمانتار کە وەزیفەتان تەشریعە، ئێمەش کە ئەرکەکەی ئێوەیە کە قانونەکە جێبەجێیەکەین لە ئەرزی عەمەلی، تەحملی یاساکەمان هەبێ تۆزێک ورتر لێ بڕوانین باشترێکە، چونکە ئەوەی کە ئێمە مناقەشەمان کردو بەس تەعریفە، یعنی نەچوینەتە ناو تەفاسیلی هیچ بابەتێکەوە. من بە کورتی جواب دەمەوە. قوتابی خوێندکار بۆ کەس پشگیری بۆ چوونەکەی کاک دکتۆر هەورامانی نەکرد کە ئاماژەی دا بە تلمیز و بە طالب، بۆ هەمووی لە دیوی مەسەلەن سیاسەتەوە کرد. دوو ئەمە لە 2009 هەیە لە پەیڕەوی لە سیستمی قوتابخانە بنەڕەتی خوێندنگە ئامادەیەکانە هەیە، و ئەمە ئیشێکی متەبع لە ناو وەزارەتی پەروەردە بە پۆلی 1 تا پۆلی 9 و ترێ قوتابی، بە سەر و پۆلی 9 10 و 11 و 12 و ترێ خوێندکار. کەوابێ ئەمە لە 2009 هەیە، مەشتێکی تازە نییە و ئەو تەفسیرەی کاک هەورامان بە نەزەری اعتیبار وەربگرن باشترێکە وەک لە کاک عەفو کاک بەس ئەوەی کە گرنگە بۆ ئێمە تەرکیزی بکەینە سەر ئەوەیە کە بابەتەکە جەوهەریترێکە لەم بابەتە مستەڵەحە لاوەچیانەی کە خلافی لەسەر دروستکەین بەڕاستی. شتی گرنگتر هەیە. دوای ئەوەش پرۆژە یاساکە لە بەردەم پەرلەمانی کوردستانە، ئێوە دەنجی لەسەردەن چۆنتان دەوێ وای لێ بکەن بەڕاستی. بۆیە حیزبەکانی خۆتان هەمووی ڕێکخراوی قوتابیانی هەیە، هەمووی ڕێکخراوی خوێندکاری هەیە، فێرخوازی هەیە. دوجار ئێوە ناوی لێ بنێن، چۆن هەتوو 111 ئەندام پەرلەمانەکە چۆن ڕێکەوتن، ناوی لێ بنێن، ئێمە یاسا جێبەجێەکەین. بەڕێوەبەرایەتێک گشتەکان بۆ باسی ئیدارە سەربەخۆکان و پارێزگاکان کراوە لە بەرەوەی لە ناو وەزارەتی پەروەردە 12 مدیرێتی عام هەیە کە ئەوانە بەس تایبەتن بە دیوانی وەزارەتی پەروەردە. بە خێوکاری قوتابی بۆ دەبێ پابند بێ منداڵەکەی بەرێتە بەر خوێندن. بەڕێزان دەستوری عراقی خوێندنی ئیلزامی کردو، کەوابێ هیچ کەسێک ناتوانێت منداڵەکەی نەخاتە بەر خوێندن.
دوو بابەت هەیە حکمەتی ئیلزامی بوونەکەی و حکمەتی ئێوەی کە دیکەش کە دەسووری عراقی ڕوونیەکاتەوە دەڵێت تعلیم مەجانیە و ئیلزامیش یعنی هیچ لەسەر دایک و باوک نییە نە پارەی کتێبی لەسرە نە پارەی مەسەلەن کرێی خوێندنی لەسرە نە ئەو لەسەرەتی حتا ڕحلەیەک بۆ قوتابخانەیەکیش بکڕێ ئەگە بیکڕەوە کارێکی خۆویستی ئەیکا بەڵام حکومەت دەوڵەت هەموو مسلزەماتی خوێندن فراهەمەکە ئەو تەنها منداڵەکەی دەگەێنێتە قوتابخانە و دێنێرێتە قوتابخانە بۆیە هەم دەستوری عراقی خوێندنی ئیلزامی کردو هەم مەجانیشی کردو خاڵێکی دیکە دەمێ ئاماژەی پێ بدەم ئێمە دەوڵەتداریەکەین ئینقلاب ناکەین بەسەر موەسساتە ئەم پەرلەمانە یاسای دەرکردو ژمارە 14 ساڵی 2012 ڕێگەی داوا بەوەی کە قوتابخانەی ئەهلی هەبێ دەستوری عراقی مادەی 34 خاڵی 4 هەم دەڵێت بە نەسی سەریح ئاماژە بۆەوە داڵێت تعلیم الخاص والأهلي مكفول وينظم بالقانون ئەمە دەستوری عراقی ڕێگەی داوە لە عێراقا تعلیمی خاص و ئەهلی هەبێ و ئەم پەرلەمانەش یاسای بۆ دەرکردووە لەبەر ئەوە بانەمێنێ و بادایخێن ئەی باشە هەر ئێستا لە کوردستانە یەک دیوی نابێ ببینین ئێستا لە کوردستانە بەس لەناو وەزارەتی پەروەردە 14,000 کەسی دانەمەزراو لەناو ئەو قوتابخانانە کە بڕوانامەی دیبلۆم و بەکالۆرۆسیان هەیە وەکو مامۆستا وەکو فەرمانبەر کارەکەن کە ئەمەش دەرفەتێکی کاری باشی ڕەخساندووە پاشان حکومەت دەرگای بۆ هەموو قوتابیان ئاوەڵا کردووە کە منداڵەکەت بەرە قوتابخانەیەکی حکومی بەڵام تۆ بە اختیاری خۆت منداڵەکەتە بێتە قوتابخانەیەکی ئەهلی ئەمە تایبەتە بە خۆتەوە بە دیدی خۆتەوە دەستور ڕێگەی پێداوی و لە هەمان کاتیشا هیچ کەسێک ڕێگری لەوە ناکرێت منداڵەکەی لە قوتابخانەیەکی حکومی دابنرێ خاڵێکی دیکە بابەتی ڕێنماییکارانی پەروەردەی بەڕێزان من پێشنیارەکەم بابەتەکان بە دیدێکی واقعی بخوێنرێتەوە ئەو کەسێک کە خریجی کوشتتوکاڵە لە وەزارەتی کوشتتوکاڵ کە تەعینە بێ وەصفی وەزیفەکەی عنوانی وەزیفەکەی کە وەزارەی تەختیت دایانێ بەچی بۆی دایانێ بە موهەندی زراعی بۆی دایانێ بەڵام ئەو کەسێک کە لە لای من تەعین بووە خریجی کوشتتوکاڵە زانست دەڵێتەوە بە عنوانی مامۆستا تەعین بۆ لای من موهەندی زراعی نییە ئەو کەسێک کە دەرچووی بەشەکانی کۆمەڵناسی ئەوانەیە کە لە وەزارەتی کاروباری کۆمەڵاتی وەزیفەی هەیە پێوترێت دەروون ناس یان توێژەری دەرونی بەڵام ئایا قوتابخانەکانی ئێمە توێژینەوەی دەرونی تیاکرێ نەخێر قوتابخانەکانی ئێمە ڕێنماییکاری تایە ئەو کەسەیە کە مرشید تەربەویە تەوجیهەدا ئاڕاستەی قوتابیانەکە توێژینەوە ناکە چارەسەری بابەتەکانیان بۆکە گوێیان لێگرێ متابعانەکە بزانە لەکوێ گرفتێک هەیە لەو گرفتە ئەکۆڵێتەوە و بە دوواداچوونەکە و تەوجیهەکە بۆ ئەوەی کە زەمینەیەکی باشتری دەرونی بخڵقێنێ بۆ قوتابێ مەرج نییە ئەو کەسەی کە دەرچووی چیمیا لە لای من بە عنوانی مامۆستای چیمیا لە ئامادەی دامەزرێ بەڵام دەرچوێکی چیمیا لە وەزارەتی سەحا بە عنوانی یاریدەری چیمیایی دامەزرێ بە عنوانی مامۆستادا نامەزرێ لەبەرەوە حەزەکەم من دەزانم لایەن ئەو بەڕێزانەوە بۆتان هاتووە بۆ هەموو پەرلەمانتاران و جەنابی سەرۆکی پەرلەمانیش ئەرچی کێشاوە تەوزیحێکی سێلاپەڕێیمان بۆ نووسیوە لەسەر ئەو بابەتە هیوادارم ئەو بابەتە بە نەزەری اعتیبار وەربژیرێ مامۆستا دیاری نەکراوە چ بڕوانامەیەکی هەیە بەڕێزان مامۆستا دیاری کراوە چ بڕوانامەیەکی هەیە مامۆستای وانەبێژ دیاری کراوە لە ناو پرۆژەکەیە دیاری کراوە کە مامۆستا بێت لە دیبلۆم کەمتری نەبێت لە مەناطقی دوور و مەناطقی نائی و بە کالۆرەسیش کەمتری نەبێ و باسی مامۆسای وانەبێژ کراوە باسی گرێبەست کراوە بەس ئەمە تعریفە خۆ من نەموتۆ مامۆسای میلاک لە مقدیمەکە تا بێم ئەم دابەشکاری و کلاسیفیکیشنە بکەم بۆ مامۆسای گرێبەست و بۆ میلاک و بۆ وانەبێژ ئەو بەس تعریفی مامۆستایە هیچی دیکە نییە مامۆستا جیاکاتەوە لەوەی کە فەرمانبەرێک جیاوازە پاشان ئێمە بۆ وانەبێژان بەڕێزان حەزەکەم تەنها یەک تەوزیح بدەم ئێمە لەگەڵ هەموو مافی وانەبێژانین لە 2/8ەوە بۆ خۆمان بە شەخسی پرۆژەمان داوەتە ئەنجومەنی وەزیران لەسەر مافی مامۆسایانی وانەبێژیش ئەم حکومەتەش لەم کابینەیە ئێمە ڕێنمایی ژمارە 14مان دەرکردووە بەس تەسحیحێک بۆ ئەوەی مژدەخان ممکنە موچان دواکەوێ و نووسرایشمان کردو بۆ وەزارەتی دارایی کە موچان مانگانە بدرێ بەس مژدەخان هیچ مامۆسایەک نییە 100,000 هەبێ مامۆسای وانەبێژ بێ نییانە 200شان نییە ئەفونکە مامۆستای وانەبێژ 400,000 وەرەگری ئەگەر مدیریش بێت 450,000 وەرەگری ئەوە پێشتر بوو بڵێ بەڵام بە جوێرەی ڕێنمایی دارایی مامۆسایە لە قەزایە لە گوند دەرز بڵێتەوە لە 90 بەشەوانە بەرەوسەرەوە بڵێتەوە 400,000 وەرەگری پێمان باشە زیاتری کەین بەڵام پێمان باشە زیاتری کەین بەڵام ئەم بابەتانە هەمووی پەیوەندی بە ئیمکانێتی مادیەوە هەیە ڕوئیای خۆمان داوە پلانی خۆمان داوە لە 2/8ەوە
لەگەڵ جەنابی سەرۆکی حکوومەت لە کاتی زەنجیکردنەوەی قوتابخانەکان من لەوێ بەس باسی مامۆسایانی وانەبێژم بۆ جەنابی سەرۆکی حکوومەت کردووە جەنابی فەرمیێتی کە لەگەڵ ئەنجومەنی ڕاژە ئەو پلانەی خۆمان گفتوگۆ بکەین بۆ ئەوەی کە هەرچیە گەکرێ بۆ مامۆسایانی وانەبێژ ئێمە بتوانین خزمەتیان بکەین بەڕاستی. خاڵێکی دیکە وانەی تایبەت و سنتەرەکان وابزانام کاگعالی باسی کرد لەناو ئەم پرۆژە یاسایە مەمنوع کراوە وانەی تایبەت بەڵام ئەوەی کە سنتەری هەیە پەیمانگای پیشەیی هەیە بە قانون مۆڵەتی پێدرێ و ئەو حاڵەتێکی ئاسایی ئەوانەی کە دەوراتی تەقویەکەنەوە چونکە ڕێنمایی هەیە لە وەقایعی کوردستان بڵاو کراوەتەوە ڕێنمایی ژمارە 1 و ژمارە 2 ساڵی 2020 خوێندنی پێڕەوکرا و خوێندنی ناپێڕەوکرا و نازانم ئەگەر تەرجمەی بابەتەکە تەواو نەبێ بەڵام فۆرمەڵ و ئینفۆرمەڵ ئێجوکیشن ئەو کەسەی دەبێ ئەمە وەکو حاڵەتێکی نامونەزەم سیر نەکرێەوە ڕاستی ئەو خوێندنەوەی بۆ نەکرێ ئەوە وەکو سیرکە کە سیستمی پەروەردە ئێمە سیستمێکی فلێکسەبڵە نەرمە زۆر مەرینە تۆ دەرفەتە دەی بە کەسێک کە بەهۆی هەر دۆخێکەوە نەیتوانیوە خوێندن تەواوکە نەچۆتە بەر قوتابخانە دەرفەتی ئەدەیتێ لە قوتابخانەی ئێواران یان لە خوێندنی خێرا بخوێنێ خوێندنی خێرا ئەگەر منداڵێک ڕوبەڕووی ئێمە بێتەوە تەمەنی 9 ساڵ بێ نەچوێتە بەر قوتابخانە چی لێ بکەین ناکرێت لەگە منداڵێکی 6 ساڵە داینێن خوێندنی خێرامان بۆ کردوتەوە کە لە چوارچەوەی ئینفۆرمەڵ ئێجوکیشنە ئەو خوێندنی خێرا بە 5 ئاست 9 قۆناغە بڕێ کە ئەمە سیستەمێکی متەبع لە هەموو دنیا نیشانەی نەرمی سیستمی پەروەردەیە نەک نیشانی پەرتەوازەیی و خوانەخوازە ئەمە سیستمێکی ناپێڕەوکراوە بۆ ئەوی دەدیتێ بەڵام ناتوانانی پێی بڵێ پابندکراو چونکە پابندکراو لەلای ئێمە بە جۆرەی ئەم یاسایە تا قۆناغی نوۆی بنەڕەتیە واتە لە پۆلی دە خوێندن ئیلزامی نامێنێ لە عێراق خوێندن هەتا پۆلی 6 بنەڕەتی ئیلزامیە کەلیمەی بنەڕەتی کە ئەو بەڕێزە باسی کرد بۆ لە عێراق جیاوازە سەشنارخان باسی کرد بەڕێزان ئێمە دەستوری عێراقی سەلاحیاتی حەسری دیاری کردووە تربیە لە زمنی سەلاحیاتی حەسری حکومەتی ئیتیحادی نییە لە دەستوری عێراقی هاتووە سیاساتی تربەوی بۆ ئەقالیمەکانت دای بنێن و لە کاتێکە ئەگەر قانونێکە بێ بەس معارض نەبێ لەگە دەستور قانونێک هەبێ لە هەرێمە جیاواز بێت لە قانونێک لە ئیتیحادی ئەفزەلیت بۆ قانونەکەی هەرێمە لە بواری پەروەردە لەبەرەوە سیاساتی تربەوی لە زمنی سیاساتی حەسری ئیتیحادی نییە ئێمە لای ئێمە سیستممان بریتە لە 9 واتە قۆناغی بنەڕەتی قۆناغی ئامادەی لە عێراق تا ئاسا سیستم بریتە لە 6 بەو جۆرەیە مخالفی دەستوریش نییە خوێندنی نێودەوڵەتی تعریف نەکراوە بەرەزان تعریف کراوە بەڵام دەبێت بچینە ناوە 3-4 جۆر قوتابخانە هەیە کە لێرە قوتابخانەی ئەهلین ئەو قوتابخانانەی قوتابخانەی ئەهلین بەڵام بە سیستمی وەزارەتی پەروەردە خوێنن ئەوانەی کە قوتابخانەی ئەهلین بەڵام بیانین وەکو قوتابخانەی فەڕەنسی و ئەڵمانی ئەوانە بە سیستمی دەوڵەتێکی ئەجنەبی دەخوێنن و شەهادەکانیان لەلای ئەوانەوە ڕاستەوخۆ سەرپەرشتێکرێ بەڵام بە ئیجازەی دراست و سەرپەرشتی وەزارەت قوتابخانەیەکی دیکەش هەیە قوتابخانە نێودەوڵەتیەکانن ئەو قوتابخانەن کە پرۆگرامێکی نێودەوڵەتی و هەروەها ئەکریتیشنێکی نێودەوڵەتیان هەیە و سوپەروایزەری نێودەوڵەتیشان هەیە قوتابخانەی چوارەمە قوتابخانانن کە ئەهلین و قازانجنەویستن کە تعریف کراوە لە مقدمە کە دەبێت پارەکە لە پرۆژەکە سەرفکاتەوە نەک بۆ سوودی کەسی بێ ئەمانە هەمووی تعریف کراون بەڵام هێشتا ئەمە نەچونێتە ناو تەفاسیلی ئەو بابەتانەوە خاڵێکی دیکە ئەم پرۆژە یاسایە وەرگرتن لە باخچە زۆر باسی لێوە کرا باخچە قۆناغێکی ئیلزامی نییە خوێندنی بنەڕەتی ئیلزامیەوە پێی دەستوری عێراقیش یعنی تۆ دەکرێت باخچەت نەبێ بەڵام ئایا باخچەت نەبێ باشە خراپە باخچە قۆناغێکی گرنگە ضرورە بەس ئیلزامی نییە ئێمە ئێستا لە کوردستانە بەو جۆرە نییە کە ئێمە قوتابیانمان وەرنەگرت پێ بەڕاستی ئەمە داتای ئەمڕۆتان پێڵم قۆناغی یەکەمی باخچە لە کوردستانە 272 ژووری خوێندنمان هەیە قۆناغی یەکەمی باخچە 272 ژووری خوێندنمان هەیە بەس لە ئەهلیەکان اینجا ئەسا کۆی گشتێکەش ڕقەمەکانتان پێڵم بۆ قۆناغی یەکەم و بۆ قۆناغی دووەم و ئێمە لەم پرۆژە یاسایە چیمان معالەجە کردووە و چیش زۆر گرنگە بێ کە پەرلەمان لە کوردستانە 876 ژووری پۆلی یەکی باخچە هەیە کە 19346 منداڵی تێدایە لە قۆناغی دووەمی باخچە 21189 ژووری قۆناغی دووەمی باخچە هەیە کە 72022 منداڵی تێدایە کەوا بێ نزیکی 90,000 منداڵ ئێستا لە باخچەکان ئەخوێنن بەڵام خوێندنی باخچە
خوێندنێکی ئیلزامی نییە ژمارەی باخچەکانمان زۆرن نەخێت لە کوردستان نزیکەی 500 باخچەمان هەیە بەڵام ژمارەی قوتابخانە بنەڕەتەکانمان زۆرترێکن بەڵام گرنگی پێدرێ و لەناو ئەم پرۆژە یاسایەش ئێتیمامی پێدراوە خاڵێکی دیکە کە خوێندنگە ئیسلامیەکان بۆ باز نەکراوە لەبەرەوەی خوێندنگە ئیسلامیەکان بە بڕیارێک گوازراوەتەوە سەر وەزارەتی ئەوقافی حکوومەتی هەرێمی کوردستان خوێندنگەی بەهرەداران جیاکاریە نەخێ خوێندنگەی بەهرەداران جیاکاری نیە لە هەموو دەوڵەتێکە مەدارسی مەوهوبین هەیە بۆ ئەو قوتابیانەی کە توانایەکی زیاتریان هەیە پێما بیا شیرین خان بوو یان شان خان و باسی تێستی ئایکویان کرد بۆ ئەو قوتابیانە بۆ قوتابیانە ئەو تێستانە لەلایەن لیژنەیەکی با بڵێن پسپۆڕی دەکرێن بۆ ئەو قوتابیانەی کە تێستی ئایکیو بەرزترین دەرەجەکان ئەهێنن لە چاو منداڵانی ئاسایی دیکە جیاکێتەوە تێستی ئایکیو بۆ هەر منداڵە دەتوانی بیکەی بەڵام ستانداردی هەیە کە تەسنیفەکرێ بەسەر 4 بەشە لەو 4 بەشە دیاری ئەکرێت چ کاتێک ئەو قوتابیان ئەو منداڵە توانە عەقڵیەکانی لە قوتابیەکی دیکە لە منداڵێکی دیکە جیاوازە بە تایبەت ئەگەر لەسەر و لە 118 بێت تێستەکە هەتا لە 130 ئەڕوە ئەو قوتابیانە زیاتر دەتوانن لە قوتابخانەکانی بەهرەداران بە پێ و ڕێکارانە وەرگیرێن بۆ دڵنیابوونی شایان خان بەرپرسم لەو قسەیە من لە 15 حوتەوە وەزیرم یەک منداڵ لە یەک قوتابخانەی بەهرەداران نە بە ئیسیسنا نە بە واستە وەرنەگیراوە نە بە مەحسوبیەت نە بە منسوبیەت نە بە وەلا و وەلیمە هەمووی بە حەقی خۆی لەسەر تێستی زەکا وەرەگیرێ هەر منداڵێک وەرگیرا بوو من لێ بەرپرسم بەڕاستی جنابی سەرۆکی پەرلەمان بە شێوەیەکی پوخت من هەوڵمدا وەڵامی ئەو بابەتانە بدەمەوە پرسیاری دیکە دڵنیام زۆرترێگە بێ بەڵام لە ئەسنای وەڵامدانەوە دەکرێت کە چووینە سەر بڕگە بە بڕگە مادە بە مادە وەڵام بدەینەوە تەنها لەناو وەزارەتی پەروەردە ئەو کەسە پێی ئەوترێ مامۆستا و وەڵامێکی شاملە بۆ هەموو بەڕێزان چونکە هەیە پرسیارەکە لەسەر سەرپەرشتیان لەسەر ڕێنمایی کار تەنها ئەو کەسە پێی دەوترێ مامۆستا کە قائیم بتەدریسە واتە وانە دەڵێتەوە ئەوەی کە وانە دەڵێتەوە بە تەنها ئەوە پێی دەوترێ مامۆستا سەرپەرشتیار کاتێک دەرەجەی ئیشراف وەردەگرێ سیفەتی مامۆسایەتی لە دەست دەدا دەبێتە سەرپەرشتیار بەسەر قوتابخانە و مامۆستاوە سپاس بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان بەم جۆرە کۆتایی بە دانیشتنی ئەمڕۆمانە هێنین زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێز وەزیر ڕۆژانی سێشەمە و چوارشەم و پێنجشەم بەڵێ زۆر سپاس